ڕۆستەم خامۆشی شاعیر دەڵێ یا باری هاتووم بۆ بەردەرگەی تۆ دیدە بێدارم بۆ شەوی شکۆ هاتووم بەشم بەی لە خێری قەدر توێشوو کۆ بکەم بۆ ڕۆژی حەشر هاتووم بە نوێژ و قورئان و زیکر بە پاڕانەوە و بە دوعا و فیکر هاتووم تا بڵێم ملکەچ و بەندەم بۆ ئەوینی تۆ من سەر لە سوجدەم هاتووم بە ڕۆحی تژی لە ئاوات بە دڵ شەیدایی بە دڵ مناجات هاتووم بڕێژم فرمێسکی سوورم بۆ ڕۆژی عوقبا و سەفەری دوورم هەروەها دەڵێ ئیلاهی بسڕە جەمعی گوناهم هەر تۆی بێگومان پشت و پەناهم نەما ڕۆژانێ کە بێنزابم خدا بمبەخشە دوور لە سزابم ئیلاهی ئەسرین دەڕژێ لە چاوم لە ئاستت خدا شەرمەندە ماوم هاتووم بۆ بەردەم قاپی غوفرانت تا ببمە ئاشنای سوورەی قورئانت ئیلاهی بەندەم ملکەچم لە بۆت دڵم عاشقکە بۆ ئەوینی خۆت بەڵێن بێ خوددا تا ڕۆژی مردن دەم بە دوعابم لە کڕنوش بردن بەڵێن بێ خوددا تا ڕۆژی مردن دەم بە دوعابم لە کڕنوش بردن. کاتتان باش بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵین کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم ڕیاز بە کۆمەڵێک بەرگە و بابەتی جیاوازەوە هاتینەوە خزمەتان بە هیوای ئەوەی کە تەواوی بەرگە و بابەتەکانمان جێگای سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز و خۆشەویست. زۆر سپاس شەیدا. خۆشەویستانم سڵاوی خوای گەورە و میهرەبانتان لێبێ. ئەگەر ئەمڕۆ کۆتا هەمین ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزان بێت تەمەنا ئەکەین خوای گەورە بیکردوێتە مانگی لێخۆشبوون لە تاوان و گوناهەکانمان. خوای گەورە بیکاتە مایەی خێر و خۆشی و ئاسوودەی بۆ خێزان و کۆمەڵگەکەمان بەرەو کۆمەڵگەیەکی تەبا و پێکەوە نووسا و پڕ لە ئاشتی بەرێ. خوای گەورە تاعات و عیبادەتی مانگی پیرۆزی ڕەمەزانی قبول کردبێ و بیکاتە کەفارەتی گوناهەکانمان. ئازیزان و خۆشەویستانم ئەم ڕۆژ بڕگە و بابەتەکانی بەرنامەی پەیامی ڕۆژ کۆمەڵێ بڕگە و بابەتی جیاوازن کە ئومێد دەکەین جێی ڕەزامەندی خوای گەورە و پاشانەوەی عزیز و خۆشەویست بێ. تەوەری یەکەمی بەرنامەکەمان تەندروستی ئێوە دەبێت کە هەر هەفتەی جارێک لەسەر شتێکی گرنگ لەبارەی ئەو ڕێنمایی و هۆشیارە تەندروستیانەی کە پێویستە ئێوە لە ژیانی ڕۆژانداندا هەتان بێ باسی لێوە دەکەین. تەوەری دووەمی بەرنامەکەمان ئەو پرۆژەیەکی مرۆڤدۆستی ئەنجومەنی دەی کۆمەڵی ئیسلامیە کە ئێواران لە گەڕەکی زانکۆ و لەسەر شەقامی سەرەکی سلێمانی کەرکووک ئاو و خورما دەبەخشن بەو گەشتیار و بەو شۆفێر و سەرنشینانەی کە دەرەوەی شاری سلێمانی دەچن یا بەرەو شاری سلێمانی دێنەوە کەمەجێکێکە لە مرۆڤدۆستی پرۆژە جوانەکان. لەگەڵ هەردوو تەوەرەکەشدا یەکێک لە هونەرمەندە تابلۆ کێشە دەستڕەنگینەکانی شاری سلێمانی میوانی تەوەری بەرنامەکەمانە بێ کە بە کێشانی تابلۆی سروشت توانیوێتی سروشتی جوانی کوردستانمان بۆ بنەخشێنێ و ئەمڕۆ یەکێک لە تابلۆ جوانەکانی خۆی دەکاتە دیاری دەستی بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان و هەروەها وەک جەژنە پیرۆزەیەکیش بۆ ئێوەی عزیز و خۆشەویست. لەگەڵ کۆمەڵێ راپۆرت و زانیاری بەسوودیش پێکەوە دەچینە لای مێژوە گرنگەکانی ئەمڕۆمان. 6 ساڵی 1375 کۆچی دوایی شاعیر و عاریفی گەورەی کوردی باکووری کوردستان فەقێ تەیران ناوبراو لە ناوچەی جوولەمێرگی باکووری کوردستان هاتۆتە دنیاوە. 6 ساڵی 1930 لە دایکبوونی فەرماندە و کەسایەتی گەورەی گەلی کوبا ڕاول کاسترۆ کە پاشتر بووە سەرۆکی کوبا ناوبراو برای فیدڵ کاسترۆی سەرۆکی پێشووتری کوبا بوو لە بەگژداچوونەوەی ئەمریکا و ڕژێمی سەرمایەداریدا خەباتیان دەکرد. 6 ساڵی 1940 دەرچوونی یەکەمین ژمارەی ڕۆژنامەی خورماڵ لەسەر دەستی نووسەر و ڕۆشنبیری گەورەی کورد مامۆستا شاکر فەتاح کە لەو کاتەدا بەڕێوەبەری ناحی خورماڵ بووە. شایانی باسە ڕۆژنامەی خورماڵ لەو ساوە تا ئێستا 3 خولی دەرچواندنی هەبووە. خولی یەکەم لە سەردەمی شاکر فەتاحدا، خولی دووەم چەند گەنجێکی ڕۆشنبیری خورماڵ دوای ڕاپەڕینی کورد، خولی سێیەم
دوای ساڵی 2003. 3 ساڵی 1963 کۆچی دوایی شاعیر و ئەدیبی گەورە و ناوداری تورک نازم حکمت. 3 ساڵی 2001 کۆچی دوایی ئەکتەری بەناوبانگی سینەمای جیهانی ئانتۆنی کۆئین لە تەمەنی 86 ساڵیدا بەهۆی هەڵاوسانی سنگی و دژواری هەناسەدانەوە ناوبراو لە فیلمی شێری بیاباندا ڕۆڵی عومەر موختار و لە فیلمی ڕیسالەدا ڕۆڵی حەمزەی مامی پێغەمبەری بینی درودی خوای لەسەر بێت. کۆئین لە ساڵی 1950دا لە ناوچەیەکی هەژارنشینی وڵاتی مەکسیک لەدایک بووە و لە زۆر فیلمیشدا ڕۆڵی سەرەکی بینیوە دوای خۆی 13 منداڵی لێبەجێما. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویستان تەری پەرەپێدانی لاوان ئێوارەخوانێکی بۆ کۆمەڵێک لە ئەندامانی تاکردووە لە پارکی هەواری شار لەم بارەوە دیتێکمان ئامادەیە فەرموون باشێکەوە بنێت. من خلق الكون وسواه والشمس بنور تغشاه من أرسى الجبل وقواه من حل العسل وصفاه من خلق الكون وسواه والشمس بنور تغشاه من أرسى الجبل وقواه من حل العسل وصفاه من أجرى عذب الأنهار من أنزل سيل الأمطار ويسير فلكا ببحار ويقلب ليلا ونهار ويقلب ليلا ونهار الله من صخر من فجر ماء بقدر قد رفع سماء لە پارکی هەواری شاری سلێمانی وەکو سنتەری پەرەپێدانی لاوان ئۆفیسی گشتی ئیفتار سایمێکمان ڕێخستۆ بۆ ژمارێک لە کەسایەتەکان و ژمارێک لە ئۆرگان و ڕێکخراوەکانی کۆمەڵی ئیسلامی. دیارە هەر کەشی ڕەمەزان وایە کەشێکی هادی و هێمن و لەسەرخۆ و مرۆڤەکان هەست بە ئارامی و ئەتمینانەکەن. لەو ڕوانگەیەوە ئێمەش حەزمان کردووە کە لێرەدا کۆمەڵێک خەڵکو و کۆمەڵێک کەسایەتی کۆبکەینەوە لە پێناو پتەوبوونی دۆستایەتی و برایەتی و ئەوە پێکەوە نان خواردنێک لێرە تا بێتە مای چێژ و سەلامەتی بە هەمولایەک. بەڵێ دیارە توێژی گەنجان توێژی گرنگ کارگەی هەرگەل و کۆمەڵگەیەکەن خۆشبەختانە کۆمەڵی بەگشتی کۆمەڵگەیەکی گەنجە و بۆیە لە کۆمەلگای توانێن جێزخوایان بە دیار بخەن و کۆمەڵی ڕخایشمانی لە ئاسی کۆمەلگەی مەدەنی بەکار بە گەنجان لاوانەکەن دەتوانین بڵێن سنتەری پەرەپێدانی لاوان ڕقەمێکی دیارە لەو بوارەدا چ لە ڕابردووەوە تا ئێستا بەردەوام ماوەی چەندین ساڵە بەردەوامە لە کار و خزمەتکردن بە توێژی گەنجان و لاوان لە هەرێمی کوردستاندا. لەو سۆنگەیەوە چەندین کۆڕ و سیمینار و چەندین وەرکشۆپ بۆ چەندین فیستیڤاڵی ساڵانەوە چەندین کۆبوونەوە لەسەر ئاسی پرۆژەی جیاواز بۆ گەنجان توانێتی کار بکە. خۆشبەختانە توانین بڵێن کە ڕۆڵی دیاریە بۆ لە خزمەتکردنی توێژی گەنجاندا و ئومێد دەکەین لێرە بەدواوە زیاتر بتوانێت خزمەتی گەنجان لەوان لە هەرێمی کوردستان بکات. سبحان جلالك يا ربي أدعوك بأن تهدي قلبي وبفضلك نور لي دربي وارحمني واغفر لي ذنبي. سبحان جلالك يا ربي أدعوك بأن تهدي قلبي وبفضلك نور لي دربي وارحمني واغفر لي ذنبي. من خلق الكون وسواه والشمس بنور تغشاه من أرسى الجبل وقواه.
خۆشەویستانم بەر لەوەی بڕۆینە لای تەوەری یەکەمی بەرنامەکەمان پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەیی لە سۆرانەوە لەگەڵمانە بێ کە چالاکیەک لەوێ هەیە و بەوەمانی دەگوازێتەوە. بەڕێز ئازاد ئۆمەراوەیی سڵاوی خوات لێبێ و تاعاتت قبول بێ، بزانی لە سۆرانەوە چ چالاکیەکەیە بیگوازیتەوە بۆ ئێمە. بەڵێ ئازاد ئۆمەراوەیی سڵاوی خوات لێبێ، بزانین لە شوێنەی کە جەنابتی لێ چ چالاکیەکەیە کە بیگوازیتەوە بۆ ئێمە و بینەران. سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێز بێتن. من لە ناحیەی خەلیفانم لە ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی کوردستانم. دیارە لێرە چالاشێک لەلایەن ئەنجومەنەوە بڕێوە دەچێتن، تیایدا هاوکاری بەسەر خەڵکی کەم دەرامەت و خەڵک کەسانی بێباوک و یەتیم خۆراکدا بەشەکرێتن بە بۆنەی ڕۆژی جەژنەوە. دیارە ئەم چالاکیەی ئەنجومەنی خەلیفان لە درێژەی خۆی ئەو چالاکیانە کەوە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا ئەنجامیاندا. من بۆ زانیاری زیاتر قسەکردن لەسەر ئەو هاوکاری و کۆمەچەکردنێکەوە لە ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامیەوە بەڕێوە دەچێت. دەستمە لای بەرپرسی ئەنجومەن کە عوسمان ناوی ئەگەر کە عوسمان بیتە ئێرە سڵاوت لێ بێتن ئەگەر باس لە سنەتی بەڕۆچوونی چالاکیەکان خەن بمان. شی بەناوی خۆی گەورەی میهرەبان، پێشەشی بەناوی خۆم برانی ئەنجومەنەوە دەست لە دەستخۆشی لە تەواوی برانی پێیامەکەم کە لەگەرمان بووینە لە هەموو کۆڕ و ناسەبە و بەرنامەکانمان دەستخۆشی لە تەواوی برانی پێیامەکەین و بەناوی خۆم و برانیشەوە داوا لە خوای گەورە ئەکەین کە خوای گەورە تاعات و عیبادەتی هەموو لایەکمان قبول بکاتن، خوای گەورە جێژنی ڕەمەزان لە هەموو لایەک پیرۆز بکاتن و ئێمە بە هاوکاری خێرخوازان بەردەوامی لە خزمەتکردنی خەرکی فەقیر و هەژار خەرکی یەتیم و کەم دەرامەتەوە. ئەمجارەشمان بە پێویستمان زانی بە هاوکاری خێرخوازانەوە 100 عائیلەی فەقیر و هەژار خزمەتکەین بە بۆنەی هاتنی جێژنی ڕەمەزانی پیرۆزەوە بۆەوەی بتوانین هەندێک خۆراشەوە دابینکەین بۆنەی جێژنی ڕەمەزانەوە. عوسمان دیارە ئێوە چالاکیترتان هەبووە لە مانگی ڕەمەزاندا، ئەگە باس لە کوێی چالاکیەکانتان بکەین، چالاکیەکانتان چی بوون؟ چالاکیەکانمان بریتی بووینە لە ئیفتار سایم لە جلوبەرێک بەسەر برانمان خوشکان منداڵە چاوگەشەکاندا بەردەوام بووین لەو پرۆژانەمان و خەرکی فەقیر و هەژار تەکلیفی لێکردینە لەو مەسەلەی لایەنی مادی و هاوکاریمان کردینە، لایەنی خۆراکەوە هاوکاریمان کردینە. الحەمدولیلا خزمەتی باشمان بەدەڤەرگەمان کردی. ئەوەی تێمان کرابی ئەزە هەندێکیان کۆمەڵێکیان کۆڕ و مناسەبات بووینە، کۆمەڵێکیان بەبێ کۆڕ و مناسەبات بووینە. لە زۆر سپاس بۆ عوسمان ناوی بەرپرسی ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی. زۆر سپاس عوسمان. بەڵێ کاکریاز دیارە ئەم چالاکیانەی ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی کەوا لە مانگی ڕەمەزاندا پێی هەستاون زیاتر هاوکاریکردنی خەڵکی کەم دەرامەت پێویست بووە لە سنووری ئەنجومەنی خەلیفاندا، تیایدا ئەوان هەستاون بە کۆمەچی و هاوکاریکردنی هاوڵاتیانی سنووری ئەنجومەنەکەن. بەڵێ زۆر زۆر سپاس بۆ پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەیی کە لە خەلیفانەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ بەڕێست و ئەو بەڕێزانش کە دەستی هاوکاری بە هەژار و لە قۆماوانی ئەم وڵاتە گەێنن. خۆشەویستانم تەوەری یەکەمی بەرنامەکەمان تەندروستیەوەیە کە بڕگەیەکی هەفتانەی بەرنامەکەمانە. ئەم مامەڵەی تەندروستی خەڵک و هاوڵاتیان بەتابەت لە ڕۆژانی جەژنی پیرۆزی ڕەمەزاندا دەبێت چۆن بێ و ئەو هۆشیاری و ڕێنمایە تەندروستیان چین کە پێویستە دایک و باوک و تاکەکانی کۆمەڵگە لەبارەی جەژنەوەیان بێ. بەڕێز هاوڕێ ساڵە یاریدەدەری پزیشک زۆر بەخێربێی، سوپاس بۆ ئامادەبوونت. سپاس بە ئێوەش. بەڕێز مامۆستا هادی فەتاح کە تابلۆ کێشێکی نمونەیی و جوانە، زۆر بەخێربێ بۆ بەرنامەی پەیامی ڕۆژ گەورەت کردین کە ئەمڕۆ بە تابلۆیەکی جوانی سروشت بەرنامەکەمان دەڕازێنێتەوە و ئومێد دەکەین هەمیشە کاری جوانتر و ناوازە پێشکەشی بە کۆمەڵگەکەمان بکەین ئینشەڵا مامۆستاگیان. زۆر بەخێربێ. زۆر سپاس مامۆستاگیان گەورەت کردین. سەرەتا پرسیم بزانین خەڵکی چۆن جەژنێکی تەندروست بەڕێکەن، واتە چۆن مامەڵەیەکی تەندروست لەگەڵ جەژندا بکرێت. زۆر باشە. طبعاً بەهۆی ئەوەی کە ماوەی مانگێکە خەڵک لە ڕێستێکی زۆرایە بەتای تۆ چەند ساعتێک 5 ساعت و نی بۆ 6 ساعت بەڕۆژوو بووی و جسمی ئینسان زیندە چالاکی تۆتە سستبوونی پێوە دیار بووە چکە تۆ چەند ساعتێک ڕێستت پیاوە ئەوانە هەڵی زۆر باوکە لێکم ڕۆژی جەژنی پیرۆزی ڕەمەزانە هەل لە بەیانیەکە دەست پێ بکە هەتا ژەمەکانی تری تەمان بەیانینیەوە ڕۆی ئەوارە دڵنیا بە ئەتوانڕۆ لە ساڵ 6 بۆ 7 خەڵک هەر ژەمەکە خواردنی قورسە خۆن کەمە زۆر هەڵێ بۆچی وەکو باسمان کرد ماوە یەک مانگە تۆ سیستەمی خواردن گۆڕاوە سیستەمی خەوت گۆڕا هەموو سیستەمەکان گۆڕاون بۆ ئەوی کە ڕابێتەوە کاتی ئێ بەڕاستی
با لە بەیانی دەژنەی خۆمان دەست پێکەن کە مەسەلەی ئەو خواردنە قورسانە و فاسۆلیا و ئیتر گۆشت و برنج و ئەم شتانە کە وەشتی زیاتریش قەیسی و ئەم بابەتانە تامان بە خۆشمانەوە ئێمە ستافە پزیشکەکە لەناو کووردا تۆزە خۆلیان لەو بابەتە کەمە یعنی لە ڕەنگە خۆشمانەوە هەڵانە بکەین بۆ نمونە عادەت و تەقالیدێکە و خەڵک ناتوانە خۆی لە بەڵام بەڕاستی بەو بەیانێ زووە تۆ ئەو هەموو وزە و کالۆری و برنج و گۆشت ئەو بەڕاستی هەڵەیە بۆچی چکە تۆ گەتەوە بۆ منە ئەچی بۆ نوێژی جێژن علمیەن تۆ هەل سنوەتیشەوە ئەبزانم کە چەندێکی خورما بخۆی پێش نوێژی بەیانی دواتر ئەچی بۆ الله ئەکبەر و ئەوانە و هەموو پسپۆڕانی بواری خۆراک ڕێنماییمان ئەکەن کە لە یەکەم ڕۆژە خواردنی سوپ بخۆین میوەکان بۆ نمونە ئەو خواردنەوە ماست ئەمانە خواردنی سەرەکیمان بێ بە تایبەتی بەرژاندنی گۆشت و دووگو ئەم بابەتانە هەنێ سەرچاوە هەبوو هەنێ قسە هەبوو هەنێ پۆست هەبوو لەبارەیەوە کراکە چۆری حەیوان گوایە سوود بەخشە و بۆ ڕێخوێنەکان پاکەکاتەوە و کۆمەڵ لەم ڕایانە هەیە بەڵام ڕاستی ئەوکو پێم وتی زانەری هەڵە زۆر ئەدرێ کۆمەڵە کەسێن لەگەڵ ڕێزم کە برا قەسابێکە بۆ منە پیشەکەی خۆی جوانە چکە هەرێکێکمان هەر پیشەرێکێکمان گرنگە بۆ ژیان بەڕاستی کارگوزارێک پرۆفیسۆر هەرێکی گرنگە بەڵام ناکێت تۆ بە قسەی ئەو کەسە بکەی بۆ من ڕاستە ئەو پیشەکەی خۆی پێویستمان پێێتی بەڵام چوری دابشکەوە بۆ دوو جۆ سەرەکی بۆ منە ساتوریتید و ئەنساتوریتید واتە چوری تێر و ناتێر چوری گیانەوەری یەکێکە لەو چوریانی کە چوری تێری پێوترێ ساتوریتید فودی پێوترێ ئەمەش زیانی هەیە بەڕاستی باسی دووگ ئەکرێ ئەڵەن دووگ زیانی نییە و سوودی هەیە ئەو بابەتانە ئەو بۆی وتم چکە ڕۆژان جێژنا دڵنیام لەگەڵ گۆشتەکە ئەخورێ سەرچاوەکان لەگەڵ ئەو کۆکن ئەگەر دووگێک ئەو حیوانەیان و ئاژەڵە بۆ منە گیاخۆر بێت زەنێکی وای نییە گیاخۆر بێ بەڵام لای خۆمان ئایا ئەوەیە ئەو من نازانم و ئەسڵەن سەرچاوەکان لەگەڵ کۆکن کە ئەو زەیتی ئێمە بەکارێن بۆ شتسوورکردنەوە ئەم بابەتانە بەرگەی پلەیەکی گەرم ناکرێت ئەگەڕ و مادەی کیمیاوی خەتەرە ئەکە ئەو زەیتی ئێمە بەکارێن بۆ شتسوورکردنەوە هەڵەیە ئەبێت جۆرە ڕۆنێک بەکار بێنین کە بەرگەی پلەیەکی گەرمی بەرز بکرێ لەناو سەرچاوەکانە هەیە دوو چوری حیوان بۆ نمونە بەڵام بەمەرجێک حیوانەکە چی بێت گیاخۆر بێت ئەوە ئەتوانیشتی پێسوورکەیتەوە بێکێشەوە بەرگەی پلەی گەرمی بەرزە کەواتە وەکو مەسلەی چوری هەڵەیە بەڕاستی تۆ بە ئارزی خۆزار ئەکرێ بخورێ ناکەت تۆ قەت علمی طبی نەوتی کاکە تۆ قەتعاً هیچ چوری مەخۆ بەڵام لە ڕێژەی ئاسایی خۆیە کەواتە وەکو وتمان ئەو ژەمە قورسی کە بەیان دەست پێکرێ بەو شێوەیە سیستەمی هەر سستە و سیستەمی زینە چالاکی لەش هەر سستە بۆیە ئەمە بە خواردنێکی سوک دەست پێ بکەین ئەزان قورسە بەڵام ئەمە ڕاستەکەیتی بەڕاستی زۆر باشە بەڵام لە کۆمەڵگەی ئێمەیە وەکو خۆ پێشتیش باسی کرد بۆ بە عادەت کە ئەبێت بەیانی جەژن زوو هەستن و ئەم هەموو خواردنە ئامادە بکەن کە ئەمە جەژن پیرۆزەکەن کەواتە بەڕەئی تۆ باشترین خواردن کە لە بری ئەم خواردنانە ئەبێت چی بە بەیانیان بخورێت لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی ئەوەی کە ئێمە چۆن ماڵ لەگەڵ جەژن بکەین وەکو وتمان بەیان کە پێشەوەی بچی سنەتی شەم شتێکی باشە خواردنی خۆرما زۆر باشە هەموو زەشتاتی هەم خێ و کانزە ڤیتامینەکانی زۆر تایە وەزایدن ئا خواردنەوەیکی باش چکە ئێمە ڕاهاتوین وەزانین هەر ڕەمەزانی تر خۆمان دەممان بەستەوە ئەوانە بەڵام بەلایانی کەمەوە ڕۆژانە 2 لیتر و 3 لیتر ئامان پێویستە ئەبێ ئەو زۆر بخۆینەوە و میوەکان و خواردنی ماست ئەوانەی کە شێدارکەر و تۆزێن دەرمکردی ڕێخۆڵن چکە کاتی ئەوی تابینە سەر سایلەکەی جارانمان زۆر باش ئێمە چۆن خۆمان ڕابێنین کە لە دوای ڕەمەزانەوە ژەمەکانمان لەسەر خۆی کە خۆمان ڕابێنەوە بۆ ئەوەی سەرەتا یەکسەر دەست نەکەین بە خواردنی ژەمێکی قورست چونکە ئەبێتە هۆی ئازار لە گەدە و لە مەعیدەدا ئێمە چۆن خۆمان ڕابێنین وردە دەستکەینەوە بە خواردن بەڵام بە شێوەیەکی هێواش لە سێ ڕۆژێکەمی جەژنە هەڵە زۆر زۆرمان ئەو کەمە خورێتەوە سەوزۆمیۆ زۆر کەم ئەخورێ شیرینی زۆر ئەخورێ وەزایدەن شتی سوورەکرا و بەژاو زۆر ئەخورێ کێشەی هەرە سەرەکی خەڵکی ئێمە ئێستا کێشەی کۆڵۆن و غازات و قەبزیە کە تۆ زۆر خواردنە سوورەکراوەکانە خوارد یان خواردنە برژاوەکان خوارد ئەبێتە هۆی سوء الهەضم واتە بڵێن بە کوردی خۆمان باش هەرس نەبوون باشە بۆیە لە یەکەم ڕۆژە ئەبێ خۆمان لەو شتانە بپارێزین چکە دڵنیا بە ئەبێتە هۆی لای خۆماڵی ئینتەلای کردووە دڵنیا بە لە ڕۆی جەژنە زۆربەی خەڵک ئەمێ لێ ڕوە بۆ تۆ جاران پارچەوە هەو بەس خورمایە خوارد تۆ خێرە بەیانی جەژنەوە هەموو خواردنە ئەخۆی بۆ منە کەواتە 3 ڕۆژی یەکەمی جەژن هەتاوەکو مەعیدێتەوە سەرخۆ ئەبێ ئێمە بە سەوزە و میوەکان دەست ئەزانم قورسە بەهۆی عادەت و تەقالیدەوە بە خۆشمانەوە کە ئێمە کستافێکی بزیشکی کەلتورێکی جوان نییە کە
باش نییە زۆربەی گۆشتی سوور و مریشک و قەیسی و فاسولیا جاری وهەیە سێ شلە لەسەر سفرەی جەژن دا ئەنرێ ینی بامیە و قەیسی و فاسولیا و مریشکی سوورەوەکراوە هەمیان سەچاوی باش گۆشتێکی باش نییە ئەمە بۆمان هەڵێ ڕاستی وەکو پێم وتی ئەو سێ ڕۆژەی بە تایبەتی یەکەم جار بۆی کە تۆزێک سیستەمی زیندە چالاکی و هەربێتەوەی وایە بەیانیان هەر خواردنی کەرە و ماستە و شتانە بخورێ باشترمانی وەڕۆ بەڵێ هیچ تو لە سێژەمە هەر ئەشی خۆی هیچ لە سێژەمەکە باژەمێکیان ئەسڵ بەخواانە سەرچاوڵە کاکە نیۆڕۆی ئەوە هەر نانمەخۆ شتێکی سوک بخۆبوون کاگەڕێ بە حکمی کە بەڕێزی دیاریدەری پزیشکی و لە نەخۆشخانەکان داوامەکەی زیاتر لە جەژنانە ئەو حاڵەتانی کە ڕوبەڕووی ئێوە ئەبێتەوە حاڵەتە تەواریانە چین ئایا لەبەر زۆر خواردنیان ئەم یارە ئاگرینانە کە ئازانین بە جەژنانە زۆر بەربڵاو و مناڵان بەکاری ئەهێنن کە ئەمەش زیانێکی زۆری هەیە ئێوە زیاتر ئەو حاڵەتانە کە ڕوبەڕووتانە بێتەوە لە نەخۆشخانەکانە چین خۆی دووشتە یەکێک لەوانە بەرکەوتن و حاڵەتە تەواریەکانە و یەکی لەوانە مەسەلەی خواردنەوانێک کە کابرا خۆی ناگریت بە ئارەزوی خۆی ئەخوات وەکو لای خۆمان کە پێڵێن ئینتەلاعەکە و کۆمەڵی کێشەی غازات و ئەوشتانی بۆ دروستە بێ کێشەی تێکچوونی ماعیدە و ڕەشانەوە ئەم بابەتان دڵنیا بە زۆربەی ئەو حاڵەتی بۆ دروستە بێت چکە پەلەیەتی بەڕاستی ئەمە وەکو مەسەلەی حاڵەت تەواریەکان بەڕاستی من لێرە بە دایکان و باوکان ئەڵێم خۆشی دەربڕین بۆ جەژن ئەوە نێت تۆ تەرەقە بۆ مناڵەکە دوو کێشە مشکلی دروستکەی بەڕاستی چونکە ئێمە ساڵی پار جەژن بوو بە تاتی ئەم دەمانچە ئاو ئەو شتانە بوو شەوی جەژن بوو مناڵێک دەمانچێ ئای بەکارهێنا بە ئەو پەلەپیتکی کە پێ ئەتەقێنی چوو بەناو بۆری هەوای نازان چۆن چوو مناڵێکی 8 ساڵ 9 ساڵ بوو بەڕاستی کە هێنان چۆن پەتێک شل بەدەست ئەو هاوایی هیچ هەناسی بۆ ناڕۆی بە هەچەند عملێکی ئینشاءڵڵا لە بەرنامەکانی داهاتوو کە باسی خینکانمان کرد چی ئەکرێت لە کاتی خینکانە بۆ عملیانە چۆن ڕزگار کرا و ئەسپاس بەخوا هاتەوە کەواتە مەسەلەی هەبووە تەرەقەی تەقانەوە بەسەر دەم و چایە ئەچێ بەلوتی ئەو مناڵەیە بە هیچ تێدا ئەوە هەزۆ کێشەم جارە پێی نازان بۆنە بچووکە مرۆکە ئەوە نیە بە تەواتی بۆری هەوا بگرێ بۆنە بۆیە متکام وایە یعنی خۆ لەو یاری ئاگرینانە بە تایبەتی چکە سەر و چاو بینارەکە جارە پەنجا بینارەکەەوە شوێنەکانی تر وەزایدن ئەو مەسەلەی دەمانچی ئاو دەماچی مور و ئەوانە خۆشی بۆ دەرنابڕێ جێژن بەڕاستی بێگەمە لە مناڵەکانمان زۆر باشمان ساڵێ دێنەوە لای جەنابەت پاشتی ئینشەڵڵا خۆشەویستانم هونەرمەندێکی دەزڕەنگین و جوانکێش لە نێو ستۆدیۆی بەرنامەی پەیامی ڕۆژەکە ئەمڕۆیەکێک لە تابلۆ زۆر جوانەکانی خۆی پێشکەشەکە کە من بێگومان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک هەمیشە بینەری تابلۆ جوانەکانیم بە تایبەت لەم سەردەمی بێڕەحمی و دڵڕەقی و سەردەمی دووکەڵ و باروت و جەنگ و فیشەکەدا ئەگەر کەسێ هەبێ سروشتی خوا سروشتی کوردستان دیمەنە دڵگیرەکانی تافگە و دەشت و دەری کوردستانمان بۆ بکێشێ چ شتێکی جوان و مرۆڤ دۆستانە و ژیان دۆستانەیە مامۆستا هادی دووبارە زۆر بەخێر بی دەست و پەنجە دەرخۆش بێ کاری جوانتر و ناوازەتر ئینشەڵڵا هەر لە جەنابتان بوەشێتەوە زۆر سپاسانەکەم بەر لەوەی بچینە سەر هونەری تابلۆکێشان و کارەکانی جەنابێت و ئەو مادە و پێگاتانەی کە تابلۆکانی پێکەش پێم خۆشە بزانم ئەم تابلۆی کە ئێستا جەنابەت ئیشی لەسەرەکەی چییە و پێناسەیەکی تابلۆکەمان بۆ بکەیت ئەم تابلۆیە ساگێکی کێشم وێنەی گۆمێکە لە منتەقەی نازم بادینانە زاخۆیە کوێ شوێنەکە پێڵەن گۆمی فێڵاو بەڵێ ئێمە بەرنامە راپۆرتێکمان لەسەر کردبوو لە هەفتەی بەڵێ گۆمی فێڵاو ئینجا ئەم کەرسەکانی شێمە کانفاسە کە حاضرە خۆی لە بازاڕە هەیە ئەیکڕی ماشەوە کراوە بە چوارچەوەیەکی تەختەوە بۆ یەکانی بۆی ئەکرلیکە کە بە ئاوی بەکارێنرێ ئاوی ینی مامۆستا ئەم شوێنانی کە جەنابەت ئەیکێشی ئێستا دیمەنی تەوێڵە دیمەنی ئەبوون ئەم شوێنەی زاخۆ خۆت بینیوتن یان بوونە لە تەلەڤیزیۆن و وێنەی ترا یانەوەی ڕەندانەوەی هەندێ ڕەفیق و برات دەروشتیوە بۆ منێرن بە مەسن زەروشتیوە قەت هەبوو کاگادی ببێت بە خەیاڵی خۆتا کە لە ناختە لە بیر و هەشتا وێنەیە بێتە مێشتە و خۆ دروستیکە یان بەڵێ زۆر جار بە وێنەش بە خەیاڵی کردومە چەند تابلۆت کێشاوە کاگادی لە کەیەوە دەستێ بە تابلۆ کێشان بەڵام من خۆم هەر نیم کە بڵێم هەمیشە کاری وێنە کێشانم کردوێ من تقریبا دەوری حەوەشمانە دووبارە دەستم کردوێتەوە بە وێن کێشان ئەمە حەزی خۆت بوو حەزی خۆم بۆ بەڵێ چونکە من پێشتر خۆم کارمەندی کشت و کاڵی بووم دوای کە خانەنشین بووم وتم بۆ ئەوەی کە دەرامەتێکیش بۆ یارمەتی باری دارایی دەستم کردو بەم تابلۆ کەواتە بەشداری و لە هیچ پێشانگایەکە کردووە تابلۆکانە عارسکەی بە هیچ جۆری پێشانگایەکم نەکردوێت ئەو تابلۆیانی کە دروستیانەکەی تۆ ئەڵەی وەگەوەی کە دەرامەتێکی مادی پەیدا بکەم چۆن لە چ ڕێگەیەکەوە ئەم تابلۆیانە و ئەگەن بە خەڵکی وەڵای ساکێ لە ڕێگەی پەیجەکەوەیە فقط تەنها لە ڕێی پەیجەوەیە لە دوکانی شە دوکانی مۆبیلیاتێک لێ دامان ناوە بەس تاینسە لێ هیچمان لێ نەفرۆشتەوە
لەو ڕێگەیەوە زۆر باشە مامۆستادی زیاد تا ئێستا چەند تابلۆت کێشاوە جەنابەت ینی ژمارەی تابلۆکان لای خۆت دیاریکراوە ڕقەمیان لێ ئەدەیان بوونە بە نزیکەی چەند تابلۆت هەیە تا ئێستا وەڵامە ناڵم 6 مانگە دەستم پێ کردوێتەوە لەم 6 مانگە ئەو پەڕەکەی لەوانە 20 تابلۆمە بێ کاتی زۆری دەوێت تابلۆ کێشان کاتی زۆری لە تابلۆیەکە بۆ تابلۆیەکی تر جیاوازی هەیە جیاوازی زۆری بەڵێ تا دقەتی تا بکەی کاری زیاتر پێویستە کاکادی زیاتر لە تابلۆ کێشانە دەستی وێنە کێشانەیان ئەو ئەتوانی وێنەی کەسێکیش بکێشی بۆ نمونە ئێمە بەرامبەرە دانیشتێت توانی وێنەمان بکێشی وەڵا ئەتوانم بکێشم بەس خۆم ناکێشم حەزم لێ نییە قورسترە ئەو یان نابە قورتری زۆر کاری لەسەر ناکەم هەر حەزم لێنەوە سروشت چ ڕۆڵ و پێگەیەکی هەیە لە کارە هونەریەکانی توە بینین هەوەندەی کە لات کردوتەوە بەلای سروشت و دیمە دڵگیر و جوانەکانی کوردستانە کەمتریانی خۆت بەشتیترەوە خەریگەکەی زیاتری عاشقی سروشتم سروش بەلامە لە هەموو شتە جوانترە کە تۆ لە ماڵێکا لە شوێنێکە سروش دانی جوانە تاوەی تابلۆیەکی تردانی کە هین نەبێت کە ینی چێژ نەبینی لی ئاسوودە و نەکا سروشتەکە جوانترە بەلای من سەرکەوتوبی مامۆستا دیگەندەینەوە لا دیشەڵا بۆ قسەکردنی زیاتر کاگا ڕێدەینەوە لای بەڕێزت بینە سەر باسکردنێکی دژەخۆر بزانین خۆر چ زیانێکی ئەبێت بۆ سەرپێستی مرۆڤ بەتایبەت لە ڕۆژی جەژنانە کە ئەبینین لە کۆمەڵگەیەمە باوەکە هەر لە بەیانی زیۆ ئەکەونە ماڵەکان و بۆ گەردەنازاوی جەژنە پیرۆزەکە ئەمەش بەڕاستی زۆر جە و گەرمە و تیشکی خۆر زۆر گەرمە لەم کاتەیە دژەخۆر تا چەند گرنگە چەندە پێویستە بۆ ئینسانەکان کابێ بەکاری بێن پێشەوەی کە باسی سوود و باشی دژەخۆر بکەین با بزانین ئایا تشکی خۆر چه زیانێکیە تەمانەمە تیشێکمان هەیە تشکی سەر و بنەشەی پێوترێ ئەڵترافایۆلەتی پێوترە ئەوی سێ جۆری سەرەکی هەیە تشکی سەر و بنەشەی A تشکی سەر و بنەشەی B و تشکی سەر و بنەشەی C هەر سروشتیان تشکی سەر و بنەشەی جۆری سیەکەمان نایەتە ناو زەویەوە یعنی نایەت بۆ ئینسان و بڵین نزیانمان پێ بگەینە چکە لە چینی ئۆزۆن ڕاستەخۆ لێ فلتەرێکم نایەتە ئێرە ئەوە سیەکە واز لێ بێنە وەکو ئەیوبیەکە ئەو دوانە کێشە مشکلە دروستەکەن تشکی سەربنەشەی A پێنترێتی سکین ئەکات واتە پێسکون ئەکا و ئەو کێشە مشکلانی کە پەڵە و هەتا سەرەتانی پێست و ئەم بابەتانە ئەم دروستیەکەواتە تشکی سەربنەشەی A دروستیەکات و هەروەها تشکی سەربنەشەی B بەرپرسە لە چی لە سەنبەرن و تا بڵێ نەها لە کەسێک بەرخۆر سوتاوە ئەوە جۆری بیەکەیتی وای لە ئێمە کردووە جا بۆی ئەمە خۆمان لەمانە بپارێزین پێویستە چی بەکاربین دژەخۆر بەکارین ئەم دژەخۆر ئیشی چییە بارێرێک دروست ئەکاواتە بڵێن دیوارێک دروستەکە لە بینی چی لە بینی تشکی خۆرەکە و لە بینی پێستی تۆ بۆی کە تووشی ئەو کێشە مشکلانە نەبین کاکاڕێ بە بورە باست لە جیاوازی تشکی خۆرەکان کرد کە هەر تیشکێکیان و بە شێوازی کاریگەری لەسەر پێست دروستەکات ئایا لە بەکارهێنانی دژەخۆرەکانیش ئاوا ئەبێ جیاوازی بکەین ینی بۆ تیشکی سەر و ئەوەی بنەوشەیی وت ئەی ئەمانە ئەبێت بەپێی جیاوازی دژەخۆر ئێمە بەکاربێنین خۆی ئێمە سنبلۆکمان هەیە سانسکرینمان هەیە بۆ منە زۆر جۆرمان هەیە وەزای دەمە پێی پێستەکان ئەگۆڕێ ئەوە پزیشکی پسپۆر دیاری ئەکات وەزایدەن بەپی SPF-ەکان سن پرۆتێکتیڤ فاکتەرەکان بۆ منە ها یەکێک لەسەر پاکەتێکی نووساوە سیە هەیە 50 بۆ منە هەیە 90 ئەمە چی تا چەند ئەو پارێزێ بۆ منە بۆ وڵاتی خۆمان بۆ ئەم جۆی ئێستای ئێمە هیچ نەبێ ئەو دژەخۆری کە بەکاری هێنین ئەبێت لە 130 SPF-ەکەی کەمتر نەبێت ئەو SPF-ی کە لە 130 بەلایانی کەمەوە لە 197 پرۆتێکشنم ئاياتێ واتە لە 197 ئەکرێت چی بکە ئەکرێت پێستی من پارێزێ SPF 50 کەواتە 30 بۆ 50 باشترین ڕێژەیە کە تۆ ئەو پاکەتێک لەسەر نووسا ئەوەنەوێت SPF 50 SPF 50 198 مایەتێکەوە سایەک فەرقیانە 30 بۆ 50 گونجاوە من دەتوانم بەکاری بێ مەس هەڵێکی تر هەیە عفو هەڵەکە چییە هەنێک کەس هەڵە کاکە من پیاوم پێستم پێویست ناکە یا هەنە کەس هەڵەڵا من جۆری پێستەکەم وایە پێ بە دژەخۆر ناکە کاکە من ئەوتە بۆم پشتی کردیتەوە ئایا دژەخۆری نێوان ژنان و پیاوان جیاوازی هەیە طبعا هیمێن فەرقی هەیە تر لەسەر پاکەتەکە و SPF-ەکەی فەرقیەوە پێستی پیا و ئەفرەتە تەمام فەرقی هەیە کەواتە وەکو مەسەلەی بەکارهێنانەکەیشی هەنە کەسێ ئەڵێ چی وەڵام خۆرەکەی وایە بەکاری ناهێنم یا ئەڵێ من تەمەنم ئەو نییە و پێستم وایە بەکاری ناهێنم زۆر هەڵێتر ئەکرێ خۆی شێوازی بەکارهێنانەکەشی من پێم وتی تیشکی خۆرە ئەمە زیانەکانی بۆ تەواو بڕاوەتەوە لە عیلما ئەیەکەوە ئەکە بیەکەوە گەستیەکە ئەوە زۆنێک لێ نایڵێ بێ بۆ منە علمیەن نی ساعت پێش تو بچێت دەرەوە
ناچی بۆ گەڕان بۆ ماڵم ناچی بۆ سەفرێک ڕۆژی جەژن بۆ منە هەر نەک ڕۆژ جەژن هەموو ڕۆژەکانی تریش ئەبێ 20 دقە بۆ نیو ساعت پێشەوە تۆ دژەخۆر بەکاربێنی و زایدەن ناکە تا ئێوارە پێوەی بێ ئەبێت هەموو 2 ساعت جارە من ڕیپیتی بکەمەوە هەموو 2 ساعت جارە جاتۆ دەموچاوەشێک دەزۆژەکری چۆن دەموچاو تا بەڵام لە کاتێکە بۆ نمونە من لە شوێنێکا داوامەکەم ئیشەکەم ماوە ئەخوازێکە نەتوانم 2 ساعت جارێ تازیکەمەوە ئەتوانم کە لە سەرەتاوەکردم بە شێوازێکی خەست بیکەم و بۆ ئەوەی خۆی شێوازی بەکارانەکە شێک و پێم بودی سێنە کەسەیە چیەکات دژەخۆری هەیە شێدارکەری پێستی هەیە و کۆزمەتیکیشیە ئەوەی خۆتان جوانکاری شتەکە علم بەسەر دوو بەرەدا بەشووە هەنێکیان ئەڵێن یەکەم چینی پێست کە پێستە جوان شۆردووە یەکسەر ڕاستە خۆ بچۆ دژەخۆرەکەی لێ بە ئینجا شتەکانی تر بۆ منە شێدارکەرەکە و ئیتر تا دواتر بۆ منە هەنێ سەر چاوەش ئەڵێن نەخێر کێشە نەبێ ئەو برایمەرەکە بەکاربێن و اینجا بە دووبارەکە دابژم بەس ئام ئەوەی کە من خۆمت لەسەری و سەرچاوەکان لەسەری کۆک بن لەسەر پێستێکی ساخ دژەخۆرەکە بەکاربێنی چکە دوایی خەمە نەبێت لەوەی کە ئەو مادە شێدارکەرە بڵین ئینەکە لا نابە دژەخۆرەکە لا نابە و کێشە جوزانکە دێتە کۆزمەتیک و مەسەری کۆزمەتیک و جوانکاریش بەڕاستیەوە هەچەند تۆزێک ئیشی دکتۆری پێستە ئەوە پسپۆڕی ئەوە بەڵام کێشە مشکلێ زۆر دروستەکە هەیە زۆر بەکارهێنێت چکە کوینەکانی پێست دەکرێت چکە پێست زۆر بەکارهێنانی دژەخۆریش کێشە دروست دەکات مستم جوانکاریەکەیەکە لەگەڵ یا بەکاری ئەگەر زۆر بەکاری بێنی تەمان ئەویش ئەگە SPF-ێکی زۆر بەکاربێن کێشەیەویش ئەو قسە با زۆر هەڵەگە بابەتە زۆکو ڕێنمایەک ئەومان باس کرد بەڵام کو بەڵی جوانکاریەکە هەیە زۆر ینی جۆرەکەی زۆری مادی کیمیایی بەکارهێنێ و زۆر بەخەستی بەکارهێنێ جوانکاریەکە کوینەکانی پێست دەکات کە کوینەکانی پێستی گر خۆراک و تەواو ناچەوە پێست کێشە مشکلێ دروست دەکات کاگاوڕێ ئەو دژەخۆرانی کێمە بەکاریانێنین هەندێکیان ڕێژێکی کەم ئەساسی تێدایە ئەیا ئەمانە زیان بە پێستە گەیەنن خۆی مادی کیمیایی بەعام بەپی جۆرەکان گۆڕێک و پێم وتی چەندەها جۆرە ئێستا دژەخۆر هەیە هەیەی بەس هەیەی لەوەژن چیە دیار نییە هاڵێ دژەخۆرێک مەر با دیار نەبێ هەیە کرێمە ئەوە تاو دیارە ئەوانە بەس خاص ئەمانی تێ هەیشە جوانکاریشی لەگەڵە بۆ منە باشە بە پێی ئەوەی کە ئەنیسەچاوەکان لەگەڵی ڕێکەوتن دژەخۆری سافی زۆر باش و ئەوشی کە ئەساسێکی تیا بێ لەژێر ڕێنمایی دکتۆرەکە بێ پێستەکان فەرقەکات بێ پێستەکان ئێستا هەمانە بۆ منە شەریکێک و هایدۆدێرم باشە شەریکێک و هایدۆدێر سەنسەیڤۆن ئەوانە هەیەی بۆ پێستی وشکارە نازانێت ئێسش نازانێت پێستی چۆنە ئەچێ بۆ لای سەیدەلەیەک یان ماڵتوبێک یان بۆ منە دۆرینگەیەک ئەوە دژەخۆرێکم بەر دژەخۆری گێتی خواوەکیلی نازانێت پێستی کەسە چۆنە ئێمە ئایا بەبێ ڕەچاوی پزیشک ئەگەر دژەخۆر بەکاربێنین بڕیار ئایا پێستی تۆ چۆنە و چ شتێک بۆ تۆ باش خۆمان نازانین پێسمان چەور بێ وشکە بێت پرسەر لێک بەس وەستم ئەوەیە کە خۆت باسی ناکەی لای پزیشکەکە پێی بڵێ ئەمە کێشەمانەوەیە بەڵام کاگاوڕ هەندێک کەس هۆشیاری ئەوەنە لە ئاستێکی باشانیە بۆ خۆی دەچێت لە خۆیەوە لە بگرە لە کەمالیاتەکانیش نەک تەنانەت بڵێ لە سەیدەلیەکان لە خۆی داوای دژەخۆرێکەکە بینیوێتی بە دەموچاوی کەسێکەوە زۆر باش بە ئەویش بەکارهێنێت ئەمە لە مەسەلەی بەکارهێنانی دەرمانەکە بیرمان بێت نازان بیرم چۆیانە خراپترین شت ئەوەیە کە تۆ برادەرەکە شتێکی بەکارهێنا بەکاری بێنم کاکە جسمی هەر خوشک و برەیەک لە ماڵەکە پێکاتی جسمیان فەرقی ڕاستە دیێنێنەوە خوشک و بران بەڵام علمیان تۆ من ئازاشکێنێکم تا حدێک لە ئازاشکێنەکە ئەتوانێت ئەوکە بۆ من دانمێشە براکەم ئازاشکێنێکی وەرگرتووە ئەگەر تامان پێویستیش کاکە هەموو هەندێک جای پێویست ناکە براکەم ئازاشکێنێکی وەرگرتووە بۆ منە تا حدی ئازاشکێنەکان ڕوونکەچین من قەیچێکە حەبێکی ئەو خۆم ئەتە بەس تۆ دەرمانی ژەبەکتریا و جوانکاریەکان و بەتەدی لە ئافرەتانە بەتەدی لە ئافرەتانە کێشە مشکل زۆرە ئەم کچە چووە تەمان تەقلیل لەناو ئافرەتا زۆرە باشە یعنی مەڵامێکی بەکارهێناوە مەڵامێکی جوانکاری بەکار پێستی جوان کردووە یەکسەر بە دوایە بەبی بە کەبزانە لەکوێ کڕیوێتی چ چاوێک پێیاوە لە خۆڵ کاکە بەخوام دژەخۆرە چاکە ئەکە تو نایزانانی ئیشی پزیشکی پسپۆڕە ڕاستی کە من لە سەدەلی ئیش بکەم لە نورگەیەک ئیش بکەم ئەمرم لەسەر ئەمریکی دکتۆرەکە و توێتی کاکە بۆ نمونە سانسکرینێکی شەریکی هایدۆدێرمی بەرێ بە SPF-ەکەی 50 بێ یان 30 بێ و ئۆیڵی بێیان بۆ پێستی ئەو بێ ئەبێ من لەژێر ڕێنمایی دکتۆرامەکەم ئەوەی کە تۆ باسێکی لە سەیدەلیەکانە ئەدرێت کەمالیاتەکانە ئەفرۆشێت زۆر بە کۆنتڕۆلکردی دەرمان و جیاکردنەوەی ئیش جۆب دیسکریپشن لە وڵاتی خۆمان هێشتامەتی چەند وەزارەتی تەندروستی خەریکی ئەو ئیشەیەکە بە تەواوی شتەکان ڕکاتەوە بەڵام بەڕاستی خەڵک خۆشی دوو هەڵە هەیە 150 ستاف پزیشکێکە خۆمان ویژدامان تۆزێک کەمە بۆ بابەتە 150 هاوڵاتیانە کە هۆشیاریان نییە یعنی معقول نیە نەخۆشت لە بە زۆشتی پێدەرەخی بە زۆر سەر بابەتی جەژن چکلێت بۆتە یەکێک لە کەلتورەکانی ئێمە لە جەژناگە یەکێک چکلێتی نەبێ ئیتر لەوە چێ بەلایە عیبەیە و شەرمەزاریە
تەعاملکردنی ئێمە منداڵ تاکەکان لەگەڵ چکلێتە و ئەو چکلێتانە کامان کە بۆمنە تۆ مادەم هەر لە هەر ماڵێکاگە 100 ماڵ بگەڕی 100 چکلێت کۆکەیتەوە لەوەچە زۆر بەشیان خۆیان منداڵەکان ئەیخۆنەوە کەمە لەوە زۆر شتێکی خراپ و ناتەندروستە بۆ جەستەی مرۆڤ. لە تەوەریەک ئەمە بیرمان چوو باسیەوە بکەیت و کێشە مشکلانی کە مەسەی چۆری ئەوانە خراپن بەڵام باسی شەکرمان نەکرد بەڕاستی شەکر و چکلێت و خواردنە گازیەکان ئەم شتەش کە پشتی شێریان بەرەکەی کە خەڵک زۆر بەکارێنێ بەڕاستی کێشە مشکلێت زۆر دروستەکات. تۆ لە ڕۆژێکە ڕێگە پێدرایی بۆ منە بۆ ئافرەتێک تاوان ئەوەی کە دابشکرا ڕۆژانە کەسێکی پێگەشت پێویستی بە 2000 کالۆری هەیە بۆ منە ئامەتە هەیە سەرچاوە 2.9 ڕۆژانە تۆ پێویستی بە 2000 کالۆری هەیە لە 2000 کالۆری تۆ ئەلم بۆی داناویت بۆ مێنواتە بۆ پیاو بڵێن 150 کالۆری و بێ شەکر بێت لەو 2000 ئەبێ 150 کالۆری شەکر بێت تقریبا 35 بۆ 37 گرامەکە شتێکی وایە بۆ ئافرەتانیش ئەبێ 100 کالۆری بێ باشە تقریبا کەمترێت تقریبا 25 گرامەکە لەو ڕێژەیە زیاتر زیان بە تەندروستی دەگەینە اینجا ئەمە باسی زیانەکانی شەکەکەین بەڕاستی لە دان و دەستپێیەکەی لە کێشەی زیندە چالاکی و دەستپێیەکەی لە کێشەی بەرزبوونەوەی شەکر لە خوێنە دەستپێیەکەی لە تەندروستی دڵ دەستپێیەکەی لە باری دەرونی دەستپێیەکەی زۆر کێشە و مشکل کەواتە لە ڕۆژی دێژنا خواردنەوە گازەکان کێشەکەی باش باشتیە خواردنەوە گازیەکان زۆر زۆریش ئەخرێت چەند لەسەر سینی ئیگەڕن جوانی کە تۆ لەگەڵ مناڵەکە لەگەڵ یاقی چێکە ئەزانی چی ئەچێ کۆیەکاتەوە بەس فێر بە هەر هەم یەخوا بەڵام ئێمە ئەتوانێت لە بری ئەم خواردنەوە گازیانە شەربەت شەبەتی فرێ ئەویش بەخوا ئەو شەبەت ئەویش زیانی هەیە چکە باشتە بەڵام باشترە لە خەڵک پێی وایە میوەکان شکریان تیانە بەڵام شکریان زۆر تیاسە لیموەک تۆ تش بەسات ترشەوە لیموەک بوون بەڵام هەیە شەکری تیا و کەسی شەکری نایە بیخوا کەواتە هەموو شتێ زۆر خواردنی ڕێژێکی بۆ دیارەکرا من پێم وتی ناکرێت تۆ کەس شەکە هەر نەخوات بگو پێم وتی لەو 2000 کالۆری کە ئەوی تۆ بۆی دانای کاکە تۆ بێ 150 بۆ کەسێکی پێگەشت و کە پیاوە بێ 150 شەکر بێ بۆ منە یان بۆ ئافرەتی سایبی ئەم ڕێژەی بۆ دانای هەر گۆشتەکەش کە باسمان زۆر باش کاگەڕێ دێمە وڵات مامۆستا هەدی دووبارە سڵاو بۆ جەنابێت گرنگی تابلۆ و تابلۆ کێشان بۆ ژیانی ئێمە لە چیایە بۆ منە تابلۆ دەتوانێت چ ڕەونەق و گرنگی و بایەخی بە ژیانی ئێمە بدە بەڵێ بەلای منەوە تابلۆ شتێکی زۆر ضرورە ئینسان هەموو کاتە ناتوانێت لە دەرەوە بێت سێرەکەیکە تابلۆیەکی سروشتی و هەبێ منزەرێکی جوانی تیا بێت تۆ لە ماڵەکەی خۆتا وەکو وایە بچوو بیتە دەشتێکەوە چوو بێتە کەژوکێوەکەوە ئێوە بێت هۆیەوەی دەروون و ئارامەکاتەوە ینی سوودێکی زۆری هەیە بۆ ئەو کەسەی کە سەیرێکە مامۆستا هەدی زۆر جار خێزانی ئێمە کۆمەڵگەی ئێمە ینی وەکەوەی کە ئێستا باسی جەژنەکەین لەوە چێ بەدەیان کیلۆ چکلێت و گۆشت و شتی جوانکاریە باتەوە ماڵ بەڵام لەوە چێ ماڵەکەی خاڵی بێ لە تابلۆیەکی سروشت لە تابلۆیەکی جوان سەرنجڕاکێش تا چەند پێویستە کۆمەڵگەی ئێمە ئەم کەلتورە جوانەی تیا ڕنگ بداتەوە کە تابلۆ یەکێک بێ لە جوانکاریەکانی نێوماڵ بەلای منەوە شتێکی زۆر ضرورە پێویستە لە هەموو ماڵەکان تابلۆی سروشتی هەبێت زیاتر بەتایبەتی ئەو تابلوانێکی کە یعنی منتەقەکەی خۆت بێت تۆ یا دیهاتەکەی خۆت بێت یا کەژکێوەکەی خۆت بێت ینی کە سەیرەکەی هەست بەوەکەی کە خۆت چوو بیتە شوێنە تۆ خەڵکی کوێ ماوەسادی خۆت من خۆم لە ئەسڵا خەڵکی پاڵەنیانم پاڵەنیان هی ئەوێشت کێشاوە بەڵێ هی پاڵەنیانیشت کێشاوە ئەی کێشم بەتەمام کاگادی هیچ تابلۆیەک هەیە کە لە لای خۆت زۆر جێگای سەرنجی خۆت بێت و باشترین تابلۆ بێت لە لای خۆت ئێستا بۆ نمونە هەندێک هونەرمەندمان هەیە کە بڵێن خۆراوابوون تابلۆی خۆراوابوون دروستەکەڵێ جوانترین دیمەنە لە لای من ئایا تۆ دیمەنەگەیە کە لە لای تۆ زۆر سەرنجڕاکێش بێت و لە کێشانی تابلۆکان تا زۆر بەکاری بێنیت زۆربەی دیمەنەکان جوانن من خۆم حەزم لە تابلۆی بڵین واتە دیمەنێکی تایبەت لە مشکی خۆتان نییە لە ناوەڵان نییە چونکە غروب جوانە بەلای منەوە بەفر جوانە مانگەشەو جوانە ئێوە هەموو سروش جوانە سروش بەلای من هەمووی جوانە تەنها دیمەنەکانی کوردستان لە تابلۆکانی تو ڕەنگیان داوەتەوە یان بۆ نەهی وڵاتانی تریش هەیە ینی نەخێنین وڵاتانی تریش هەیە ئەوانی دیمەنی زۆر جوانیان هەیە سروشتی کێشاوتەیانی جەنابەت بەڵە کێشاومەتیانە ئەی لە پارچەکانی تری کوردستانی خۆمان ڕۆژەڵات و باکوور و ڕۆژامی هەموو شوێنە بکێشم بەس چونکە ئێستا مدەتێکی کە من دەستم پێ کردوێتەوە 6 مانگێکە ئێستا تابلی زۆر زۆرم لە بەردەمایە کە بیکێشم بەس جارەکانی تر مەجالەکەەوە نەبووە وردە وردە زۆر باشە ماوەسادیان کاگەڕێ لێنەوە لە لای جەنابەت ویستم سەرنجێ باسی ئەو بکەم کە ئەفوو هەرێ پرسیار ئەکرێ ئەڵێن ئایا لە ڕامەزانە زیاد دەکرد یا کەمە کردەوە وەکو مەسەلەی کێش
طبعا ئەگەت ڕەمەزانێکی دروست بوو بێ بۆ تۆ یان سەرێکی خواردنی باشە هەوو بێت ئەبێ ئەسڵەن کێش کەمی کرد نەک زیاتری کرد بێت ئەگەر کێشە ڕاگرت بێت ئەوە باشتر تا حدێک باشە ینی کێشانی بەس مەسەلەی قەڵەیە و بابەتانە شەیدا تۆ چەند و کەم کردەوە چەند زیاد من نازانم بەس دەستەکەم کە داوەزیوم دڵیان زیادە کۆچکە لە ڕەمەزان سالی خواردن باش نیە وە قسەیتیانە چکە هەنێک کات دەزانی چۆنە بەڵام کاک هاوڕێ زۆر کەسەیە کە کێشێکی زۆری داوەزێ بۆ نمونە ئەڵێ لە مانگی ڕەمەزانە 6 کیلۆ داوەزم ئایا ئەمە طبیعیە زیاتریش هەیە داوەزی وەزای مەسەلەکە چییە مەسەلەکە ئەوەیە ڕەنگە پاشەوان قاتعان حریزە ڕەنگە پەرداخی ئەو خاتۆ بۆ منە بەڵام مەسەلەی قەڵەوی مەسەلە بەس خواردن نییە لایف ستایلە من هەمیشە ئەوم وتووە لە پۆستکردنمە لە مەسەلەی قسەکانمە سەرێکی ڕسمی سای ناوەتەکان بکە بزانە کەسێکی قڵەوە بینی تا بڕۆ ئەلبومەکەی ماڵت بکە بۆ منە ڕسمی کۆن هۆکاری ئەمە بۆ لایف ستایل ڕێک پشکی شێری بەرکەوتووە شێوازی ژیانمان کابرا ئەسە کۆمپیوتەرەکەیتی ئەو هەدانیشتووە 8 ساعتی ڕێک بن لە 8 تا 4 وارە ئیشەکەت هیچ شوێنەکەی ناگۆڕەکەی کۆڵانیشان ڕۆ سیارە بە لایف ستایل پشکی شێری بەرکەوتوواتە شێوازی ژیان پشکی شێری بکردو لە مەسەلەی قەڵەی وەکو پێم وتی بڕۆ هەر بۆ نمونە با ئێمە ئەوسەر بین سەری ڕسمی ساڵی 1990ەکان کاریکاتێریشان دروست کردووە مرۆڤی نەوەدەکان و تەلەڤیزیۆنە پشت ئەستورە قایمەکان لەگەڵ تەلەڤیزیۆنی ئێستا کە بووە بە فلات و وەرگی مرۆڤەکان زل بووە ئەم بەراوردەیان کردو بەڵێ شێوازی ژیان هۆکاری ترمان هەیە کێشەی هۆرمۆنات و هەر کەس هەیە سروشی جسمیان وایە و خواردن و ئەمانە تەمەن هەیە بەڵام تاان بڕەوە لە پسپۆڕێکی خۆراک بپرسە قەت پێ ناڵە هیچ ماخۆ ئێمە کێشی ئێمە زاهیچێ کێشی ئێمە ئەوەیە جۆراجۆری لە خواردنەکانمان ناکەین کابرای کە لە خوادایمە بۆ ئەمەڵە خواردنە خێراکان کەم کردەوە خواردنە خێراکان باش ئامادە نەکراون باش هەموو ئەوەی تیانەکە تۆ ئەتەوێ بۆ منە باشە ئەوە کێشە مشکلە کەواتە وەکو مەسەلەی کێشەکە هیچ پسپۆڕێکی خۆراک پێ ناڵە قەت تۆ هیچ مەخۆ بەڵام خواردنەکانت بۆ ئەگۆڕێ جوازۆی لە خواردنەکان چکە تۆ جسمی تۆ پێویستی بە جۆرەها کانزا و توخم و نازام ئەمانە هەیە تۆ ئەکرێتەوە هەموو ڕۆژە برنجش لە خۆی ئەی شتەکانی تر بۆ منەوە نییە زۆر باشە کاک هاوڕێ باسمان لە ڕۆژانی جەژن کرد وەگەوەی کە هاوکارم ڕاز باسی لەوە کرد کە هەموو ماڵێک چکلێ دەگەڕێنێت و خەڵکیش چکلێتێکی زۆر بەکارێنن ئایا ئەگەر لە بەیانیانە نەخورێت بۆ نمونە لە ژەمەکانی نیوەڕۆ بەرەو ئێوارەوە بە شێوەیەکی کەم بخورێ ئەویش هەر زیانی ئەبێت عامەتەن شەکلی زیانی هەیە لەو ڕێژەی کە من باسم کرد ئەگەر نەیسووتێنی هەیە باشە ئیخوا بەڵام باشتر وایە کە بەیانیان نەخورێت ئێوارە بەتایبەتی بەیانیان هیچ 2 ساعتە با بڕەوە هیچتان لە نیوەڕۆ توانێشت بخۆ بۆن بەڵام بەیانیان بەتایبەتی ئەوەی کە سفر ئارازەندرێتەوە بە ئارەز و ساردی و خواردنە گازەکان و بنە چکلێت و ئەوانێک بۆ دەستپێکی ڕاستیمان هیچ نەبێ هیچ تو 2 ساعت بڕەوە زەکە بزانین چ تو بسۆڕ کاکە تۆزێ وزە سەرفکە اینجا دەست پێ لە بری شەربەت و خواردنەوە غازەکانیش شەربەتی فرێش و میوەکان شتێکی زۆر باش میوەکانی هەمویان شەکیان تەیە بەڵام ئەو ڕێژە خراپەنی و کوشەکەی سپی تاوان باشترە بەڵام ئەوەی کە بەجددی لە کا وڵاتی خۆمان هینەکە شەبەتی فرێژێن هەر لەسە سینێک ئەو شەبەتە ئامادەکراوانەکەی هێن و ئەوش ڕێژێکی بەجددی خراپی شەکی تەیە بەڕێزت دواوتە ڕێنماییت چێ بۆ هاوڵاتیان لە ڕۆژانی جەژن وەڵام من ئەوڵم تەحملتان هەبێ باش لەسی نەکەین ئەزام ئەکرێت قسەیتیانێت چکە بەهۆی عادەت و تەقالیت دەکرێت بەڵام ئەگەر هیچ نەبێت هیچ نەبێت کە ئەشخۆی نیوەڕۆکە باش بخۆ هیچ نەبێت بەیانەکە واز تۆزێک تەحمل هەبێ وەزایدەن ئێوارەکەشی تۆز تەحمل لە نیوەڕۆ تا حدێک ئەتوانی وەزایدن مناڵەکە کە لەگەڵ تا علاگەیەکی کرد کۆکاتەوە هەموو ناڵێ من خۆم وامە بە مناڵی هاچی کۆکە دۆیتە پێوز ماڵی خۆتان تێرە خۆی ئەچیتە دراوسەکە ماڵی براکە ماڵی دراوسەیە خاڵۆیەکت بە زۆر لەوێش ئەڵێ بەخواڵی گۆشتی بەرخە لێم ناوە و نازانم ئەیکەم بەگەل تا بەخواویش بەڵی ڕۆژی یەکەم تۆزێک کۆنتۆکەم قورسە بەڕاستی بەڵام کوردی پختەکەی ئەوەی خۆمان لەو خواردنە گازانین بە تایبەتی ئەمی و سەوزە بخۆین ئاخواردنێکی باش ئەو ترەقە و شتانی کە باسمان کرد کێشە مشکلە ئەگەر نەشمان بینیتەوە گەدنمان ئازاکە و جەژنت پیرۆز بێ و بە هیوای شەڵات جەژنێکی پڕ لە تەندروستی و سەلامەتی بە هیوای تەندروستی بۆ هەموو هاوڵاتانی شەڵات دووربین لە ڕوودا و هەموو کارێکی نەخوازراوە زۆر سپاس ڕێزا ساڵح یاریدەدەری پزیشکە هەفتانە بڕگەی تەندروستیەوەمان پێشکەشەکەی زۆر سپاس دووبارە سپاس بۆ ئامادەبوونت بەڵێ بینەرانی ئازیز لە سۆران بڕوانامەی چل فەرموودەی ئیمامی نەوەوی و قورئان خوێندن بەخشرایە بەشداربوانی خولەکە لەم بارەیەوە پەیامنێرمان ئازاد وەماراوایی راپۆرتێکی بۆ ئامادەکردن فەرموون با پێکەوە بینەری بین. بسم الله الرحمن الرحيم قل هو الله أحد الله الصمد
حاضر چاودێری لقی سۆران یەکێتی زانانی ئەسلامی کوردستان و هەروە بەڕێوەبەرەتەوە قافی سۆران ئەو مەراسیمەی بەخشینی ئیجازەنامەی قیرائەی حەفظ و هەروەها قیرائەی حەفظ و شعبە بە چەند قوتابیەک و هەروەها بەخشینی ئیجازەنامە لە فرمودەی ئەربعینی نەوەوی بە زیاتر لە 15 قوتابی لا بەبوونەی مانجی ڕەمەزانی پیرۆز کە دەستمان پێکرد و ئەمشۆ لە شەوی 27 کە شەوی لەیلەتول قەدرەکە ئەم مەراسیمەمان ڕێخست بۆ ئەوەی بەخشینی ئەو ئیجازەنامانە و بیتە جێی دەستخۆشیش و هەروەها تەشجیعیش لۆ ئەو قوتابیانەی دواتر کە هەم ئەو خۆرانە بەردەوام بن و هەم بتوانین ئیجازەی زیاتر ببەخشین و هەروەها فەرمودەی زیاتر لە بۆ موسڵمانان ڕوون بکەینەوە و زیاتر مامۆستا و کادری بابین بانگەوازی لە موسڵمانان پێ بگەینین لەوەی بتوانن فەرمودە بە تەفسیری صحیح و هەروەها بە لێکدانەوەی ڕاست و دروستی کە لە زانانی پێشتر کە بۆ مەکردویانە بە سیلسلەی ئەو ئیجازاتە گەیشتە دەست ئێمە و هەروەها بە هەمان شێواز و بە هەمان تەفسیریش هەمان فەرمودەکان ئەبەخشینە ئەو قوتابیانەی کەوا بەژارە بن لەو ڕێوڕسمە. ئێمە مەبەستمان ئەوەیە کە خەڵکی ئێمە خەڵکێکی جگە لە کورتپەروەری ئاین پەروەریشن دەمانەوێتن لەو ڕێگایەوە لە ڕێگای مزگەفتەکانەوە کە ئەو مەڕاستیمانە ئەکەین خەڵکی خۆمان ئاشنا بکەین بەو مەڕاستیمە ئاینیانەی کە لە ڕابردووە هەبووە و کە ئێستاشە زیندوی بکەینەوە یەکێک لەوانە ئەوەیە کە ئێستا ئەو شەو لە مزگەفتی ئەبوبەکری سەدیق ئیجازەنامە ئەدرێت ئیجازەنامەی قیرائات و ئیجازەنامەی کە خوێندنی چل فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەلایەن مامۆستای خۆشەویستمان مامۆستا مەلا مەولود برادۆستی هەدەف و مەبەست و ئامانجەکە لەوەی زیندوکردنەوەی ئەم شەوە پیرۆزەیە کەوا ساڵانە بە بەرزی پیرۆزی سەیرەکەین و لە هەموو شوێنێک ئەم یادە بە بەرزی سەیرەکرێتن و ئامانجەکە و هەدەفەکە تەشەکردنی مسلمانانە و ئەو گەنج و لاوانەیە بۆ ئەوی بەردەوام بن لەسەر قورئان و لەسەر فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم. بەڵام پەیمان بێ ڕێگات بەرنادەین دەجان من ناێ ڕێگات بەرنادەین دەجان من بەڵە خۆشەویستان سەرنجتان بۆ زانیاریەک ڕادەکێشین لەبارەی ئەو گیاندارانەی کە لە قورئانی پیرۆزدا ناویان هاتووە. خی گەورە و میهرەبان لە قورئانی پیرۆزدا ناوی گەلێک لەو ئاژەڵانەی باس کردوون کە با ژینگەی مرۆڤ ئاشنان و بۆ مرۆڤ و ژینگەکەی سوودیان هەیە. جا یا ئەوەتە گۆشتیان دەخورێت وەک ماسی و پەلەوەر یان گۆشت و شیریشیان دەخورێت وەک مانگا و مەڕ و بزن و خۆشتر یا بۆ گواستنەوە و سواربوون بەکاردێن وەک ئەسپ و گوێدرێژ یا ژەهراوین و بکوژن وەک مار و گورگ یان جوان و سەرنجڕاکێشن وەک پەپولە و چۆلەکە و پەپۆس لەمانە یا تەنها بەرهەمەکەیان دەخورێت وەک مێژ هەنگ کە خوای گەورە بەرهەمەکەی باشیفا و چارەسەر بۆ مرۆڤەتی داناوە کە هەنگوینە. لە قورئانی پیرۆزدا ناوی 28 ئاژەڵ هاتووە ئەوەش با ئەندازەی ژمارەی پیتەکانی زمانی عەرەبی تەنانەت ژمارەی سوورەتە مەدەنیەکان کە لە شاری مەدینەدا دابەزیون هەر 28 سوورەتە. لێرەدا ناوی ئەو ئاژەڵانەتان پێدەناسێنین کە لە قورئانی پیرۆزدا ناویان هاتووە. یەکەم مار بەتایبەت لە چیرۆکی موسا و فیرعەوندا کاتێک عەساکەی دەستی موسا دەبێتە مار خوددا باسی ماری کردووە. دووەم خۆشتر کە گیاندارێکە زیاتر لە بیابان و ناوچە گەرمەکاندا دەژی. خۆشتر ماوەیەکی زۆر بەبێ ئاو خۆراک دەتوانێت بژی چونکە لەسەر پشتی بەرزایەکانی هەن کە پڕن لە چەوری و دەتوێنەوە خۆراکی خۆی دابین دەکات. هەروەها لە ناوسکیشیدا حوزی خەزنکردنی ئاوی هەیە و لا کاتی تنگانەدا دەیخواتەوە. سێم مێشولە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرموێت خوای گەورە شەرم ناکات لە هێنانەوەی نمونە بە مێشولە چونکە ئەویش دروستکراوی خوای و حکمت و گرنگێکی زۆر لە دروستکردنیدا هەیە بۆ دەرکێشانی خوێنی پێستی مرۆڤ باشترین پاککەرەوەیە. هەر مێشولەش بووکە یەکێک لە ئەستەمکاران و نەیارانی خوای خنکاند کە ئەویش نەمرود بوو.
چوارەم مانگا کە ئەویش لا بەسەرهاتی موسا و بەن و ئیسرائیلدا باسی زۆری هاتووە. پێنجەم بزن باگشتی و بزنەکێوی یەکێکە لەو گیاندارانەی کە لە قورئانی پیرۆزدا ناوی هاتووە. شەشەم قالۆنچە یان ڕشک و ئەسپێ. حەوتەم مەیمون پاک و بێگەردی بۆ خوا ئەوانەی کە دەڵێن قورئان دروستکرا و قسەی محەممەد خۆیەتی ئایا لە نیوە دوورگەی عەرەبیدا مەیمون هەبووە یان حوت و ماسی هەبووە. نۆیەم بەراز کە یەکێکە لەو گیاندارانەی خوای گەورە لە قورئانی پیرۆزدا گۆشتەکەی حرام کردووە و زیانێکی زۆری بۆ تەندروستی و کەسایەتی مرۆڤ هەیە، بەڵام بەراز لە پاگڕاگرتنی ژینگەی مرۆڤ سوودی زۆری هەیە. دەیەم کولە. کولە یەکێکە لەو گیاندارانەی کە لە قورئانی پیرۆزدا ناوی هاتووە و لا فەرموودەی پێغەمبەری پێشەواشدا دەفەرمێت ئێمە دوو مردارەوە بوو و دوو خوێنمان بۆ حەڵال کراوە. مردارەوە بۆکان کولە و ماسی، خوێنەکانیش جگەر و سەپڵن. یانزەم هێزتر کە جیاوازە لە گوێدرێژ و ئەسپ و زیاتر بۆ گواستنەوە و بارکردن بەکاردێت. دوانزەیەم گوێدرێژ، سیانزەیەم مێش، چواردەیەم بۆق، پانزەیەم هودهودیا پەپۆ سلێمانە کە دیمەنێکی زۆر جوانی هەیە و کەمتر لە مرۆڤ و ژینگەی مرۆڤ نزیک دەبێتەوە. شانزەیەم مێژهەنگ تاکە گیاندارێکە کە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا باسی گرنگی و بایەخی خۆی و بەرهەمی هەنگوینی کردووە و تاکە گیانداری شەکەخوای گەورە بفەرمێت نیگامان خستە دڵی هەنگە و ڕێنماییمان کرد بۆ چۆنیەتی ژیان و بەرهەمهێنانی. هەفدەیەم مەڕ کە یەکێکە لە گیاندارە خۆشەویستەکان و زۆربەی زۆری پێغەمبەرانی خوا شوانی مەڕ بوون. مەڕ مرۆڤ فێری خۆڕاگری و پش و درێژی و سەبر دەکات. هەژدەیەم سەگ. خوای گەورە بەشێک لە خەڵکانی خراپ و دووڕوو بێوەفا و پشت کردو لە ئاین و بەرنامەی خوا با سەگ دەشبهێنێت و لە قورئانی پیرۆزدا. نۆزدەیەم شێر. یەکێکە لەو گیاندارانەی لە قورئانی پیرۆزدا ئاماژەی پێکراوە بەبێ ئەوەی لانی وە دوورگەی و بیابانی عەرەبیدا شێر هەبوو بێت. ئەوەش وەڵامێکە بۆ ئەوانەی دەڵێن قورئان دروستکرا و قسەی محەممەد پێغەمبەرە. بیستەم فیل. خوای گەورە لە قورئاندا باسی بەسەرهاتی ئەبڕای حەبەشی و سوپاکەی دەکات کە هێرشیان هێنایە سەر شاری مەککە بۆ ڕوخاندنی کەعبە و خوای گەورە با تەیڕۆل ئەبابیل هەپرونی کردن. 21ەم چۆلەکە یا تەیڕۆل ئەبابیل. ئەو تەیرە بچووکە بوو کە خوای گەورە وەک بێدەسەڵاتترین دروستکراوی خۆی ناردنیە سەر سوپازە بەلاحەکەی ئەبڕای حەبەشی و هەپرونیانی کردن. ئەویش با دەنگێکی زۆر ترسناک و ترسێنەر هەروەها سێ بەردۆچکەی بچووکیان با قاچ و دەنوک هەڵگرت بوو بەر هەر شتێک دەکەوت دەیتواندەوە. 22ەم حوت و نەهەنگ یەکێکە لەو گیاندارانەی کە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا باسی فەرمووە. 23ەم قەلەڕەش یا قەلەباچکە کە ئەو بوو قابلی بکوژی فێری ئاشتی مردووەکان کرد. 24ەم جاڵجاڵۆکە کە با کوردی پێی دەگوترێت کاکڵە موشان. خوای گەورە لاواسترین و بێبەهاترین ماڵێک لەسەر زەوی دەشبهێنێت بە ماڵ و هێلانەی جاڵجاڵۆکە و ئاماژە بەوە دەفەرمێت کە قەڵای کوفر و شرک و بێبڕوایی لە ماڵی جاڵجاڵۆکە لاواسترە لە بەرامبەر نور و قەڵای ئیماندا. 25ەم گورگ کە لە بەسەرهاتی یوسف پێغەمبەردا ناوی زیاتر هاتووە چونکە براکانی یوسف درۆیان کرد و گوتیان گورگ یوسفی خواردووە. 26 ئەسب ڕەمزی جوانی و شکۆ و خاوێنکردنەوە. ئەسب یەکێکە لە لووتبەرزترینی گیاندارەکان زۆر خۆی خۆش دەبێت و هەمیشە وەک گەنجێکی 14 ساڵ خزمەتی خۆی دەکات و تووکومەکانی پاگڕا دەکرێت. ئەسب زۆر خۆشەویستە لای مرۆڤ. 27 مێرولە لە باسی حەزرەتی سولەیماندا لە قورئانی پیرۆزدا باسی مێرولە کراوە. 28 پەپولە کە هێمای ناسکی و جوانی و باڵنەخشی نییە. 29 کەرەکێوی یان ئەو گوێ درێژانەی کە زۆر جوانن و لە دوو خەتی سپی و ڕەش پێکاتون و دیمەنێکی جوانیان هەیە. زۆر سپاس شەیدا بۆ زانیاریەکانت، شتی زۆر جوان و سەرنجڕاکێشیان تیا بوو. خۆشەویستانم دەچینە لای ئەو تابلۆ جوانانەی کە میوانی بەرنامەکە مامۆستا هادی فەتاح کێشاوی پێکەوە سەیریان دەکەین و پاشتر دێنەوە لاتەن.
دووبارە سڵاوتان لێبێ دەستخۆشی و دەستڕەنگینی بۆ بەڕێز مامۆستا هادی فەتاح هونەرمەند و تابلۆکێشی گەورەی کورد. خۆشەویستانم ئەنجومەنی دەی کۆمەڵی ئیسلامی 4 ساڵە پرۆژەیەکی جوانیان هەیە کە ئێواران لە سەرڕێی سەرەکی کەرکووک سلێمانی و بەتایبەت لە گەڕێکی زانکۆ تا تاسڵوجە بەربانگەکەنەوە بۆ ئەو شۆفێر و سەرنشین و گڕێبوار و گەشتیارانەی کە دەچنە دەرەوەی سلێمانی یا دەگەڕێنەوە بەر لەوەی بچینە لای میوانەکەمان لە سەرگرنگی ئەم پرۆژە مرۆڤ دۆستەی کە مایەی جوانی و مرۆڤ دۆستی و ژیان دۆستیە بە وڵاتەکەمان بینەری راپۆرتێک دەبین و پاشتر دەینە وەلاتان. أقبل تعال فالشوق طال والقلب سما نحو السماء مترنما لا تنقضي أنت للروح. إما روشانة لساعات لدوين نشاطروا تقريبا ساعات شوار دين إيرا مذبح وشتغان دانين أو بامبوين لأن شركتي براتو باش ساكني أو كا تقريبا ساعات بينج لساعات بينج وتاقو ساعات شجع ونايم خليك ساكني أوين باشان لساعات حوت بو حوت بينج دقة دا تقريبا دا باشكني أو كا مثلا شوفيران دا تاسا الحمد لله أمر روجي نوما أنا لرمضان يوم صال دا صالي شوارما تاكو ئێستا الحەمدولله هاوڵاتیان هەڵوێستێکی زۆر باشانە بۆ دەستخۆشییان لێ کردوین یارمەتیان داوین یارمەتی کارەکەیان داوە ئێمە زۆر مەمنونی هاوڵاتیان کە هاوکارمانن لە کاتی دابەشنی ئاوەکەیە زۆر بە پێمنانە لەگەڵمانە تەسەڕوفەکەن. ئێمە ڕۆژانە کە لە دوای نوێژ عەسرەوە دێین ئێرە هەر لەگەڵ هاتنە ئێرەمان هەستێکی خۆشمان بۆ دروست دەبێت. ئێمە بۆ خێرەکەمان بۆ ئەو دنیا خدای گەورە خۆی فەرموویە ئەوەی بە ڕۆژوو بێت ئەوەی هاوکار بێ بۆ شکانی ڕۆژی نەفەری تر خێری ڕۆژەکەی ئەویش بۆ ئەو دەنووسێت. والله هسه خوش ماني هسه كنت ضمير ما مرتاحه به لقلم خلقيه يا ربي اخوا قبولك سرچاو مكبي هسه كي خوش ماني لقلم خلقه بربان كاينه لقلم برابر ثانيه ليله اماده بينو خدمت با ديني اسلام كاينه ئەم پیاوەبەرزان ڕۆژان دێن ئێرە لێرە هاوکاری و خەڵکیەکەن مووی بەربام بکەنەوە تۆ پێیان و چییە بۆیان؟ وەڵڵی دڵم خی گەورە پاداشتیان باتەوە خی گەورە پاداشتی بەخێرە باتەوە. ویشێکی چۆنە بەلای؟ وەڵڵی زۆر باشە زۆر خێر و سەوابێکی زۆری هەیە. خۆشەویستانم ڕەمەزان فێری زۆر وانەی مرۆڤ دۆستی و ئەخلاق جوانی کردین. ئەگەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بفەرمێت پیاوێکی بەنو ئیسرائیل بە ڕزگارکردنی سەگێک لە تینوێتی خوای گەورە خستێ بەهەشتەوە
زانایان دەفەرمونون تێرکردنی یا تێراوکردنی مرۆڤێک یا بەندێ لە بەندەکانی خوا ئەولاتر و شایەنترە بەوەی کە خوای گەورە لە ئەنجام دەرەکەی خۆش بێت چجای ئەگەر وەک لە فەرمودەکانی پێغەمبەری پێشەوامان داهاتووە ڕۆژووکردنەوە و ئامادەکردنی بەربانگ و ئاو و خورما بۆ کەسێکی ڕۆژەوان پاداشتەکەی زۆر گەورەیە لای خوای گەورە. ئەو پرۆژە مرۆڤ دۆستی کە بینیتان لە راپۆرتەکەدا یەکێکە لەو پرۆژە جوانیانەی کە بۆ هاوکاری و پێکەوە ژیان و ئاشتبوونەوەی تاکەکانی کۆمەڵگە لەسەر شەقامی سەرەکی کەرکووک سلێمانی ئێواران ئەنجومەنی دەی کۆمەڵی ئیسلامی بە درێژای مانگی پیرۆزی ڕەمەزان و لە 4 ساڵی ڕابردوو ئەنجامیانداوە بۆ قسەکردن لەسەر ئەو پرۆژەیە میوانداری زۆر بەڕێز مامۆستا یاسین ڕەحیم سەرپەرشتیاری پرۆژەکەمان کردووە. زۆر بەخێر بێ تاعات قبول بێ و خوای گەورە پاداشتی بەخێتانداتەوە بۆ ئەو پرۆژە و کارە جوان و مرۆڤ دۆستی و جوانەی کە بینیمان. زۆر سپاسانەکەم دەستی ئێوەش خۆش بێ خوای گەورە تاعات و عیبادەتی هەموو مسلمانە قبول بکات. دەستخۆشیم هەیە بۆ ئێوەش کە بەسەرتان کردینەوە لەم بەرنامەیەدا بۆ ئەوەی لەسەر ئەو پرۆژەیە قسە و بابەتی خۆمان هەبێت. دیارە وەک جەنابەت لەو فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیشارەتت پێ کرد ئەگەر ئافرەتێک یا پیاوێکی خراپەکار ئاو بدا بە سەگێک کە تینووی بێکام سەگە لە تین و زمانی دەرهێنا و تینووی بووە بێ بچێتە بیرەکەەوە بە پێڵاوەکانی خۆی ئاوی بداتێ خوای گەورە هیدایەتی ئەو کەسە باوی خاتە بەهەشتەوە. ئێمە بە دروشمی ئەوەی خێری ڕۆژەوانێک بەدەستبێنە بۆیە ئەم پرۆژەیەمان ڕاگەیاندووە حەزیشمان لەو بابەتە بووە ئەڵین ئەگەر خوای پەروەردگار لە کەسێک خۆش بوو بێ خراپەکاریش بوو بێ ئاوی بە سەگێکدا بێ ئەبێ چۆن لە مسلمانێک خۆش نەبێت کەوا ئاو ئەدا بە کەسێکی ڕۆژەوان و ڕۆژۆکەی پێ بشکێنێ. ئێمە بە دروشمی ئەوەی کە خێری ڕۆژەوانێک بەدەستبێنە ئێمە هەستاوین بەوەی کە چەند ساڵێکامە بۆ ماوەی 4 ساڵە لەسەر جادەی ڕاپەڕین سلێمانیە دەستمان کردووە بە دابشکردنی ئاو. بەڵام ئەوەی کە حەزەکەم ڕاستی کەمەوە جەنابەت فەرمووت بە درێژای ڕەمەزان ئێمە ناتوانین بە درێژای ڕەمەزان باسی لێ ئەو بابەتە تەڕەحکەین بچین ئەوی شە بکەین چونکە بەڕاستی ئەرکێکی زۆر قورسە زۆر ماندوومانەکە ستافەکەمان زۆر ماندووە بێ لە 20 ڕەمەزانەوە دەست پێەکەین هەموو ساڵێک لە 20 ڕەمەزانەوە دەست پێەکەین هەتا کۆتایی مانگی ڕەمەزان. لێرەشەوە وەڵام خەڵک حەزەکالەوە چێ بەیانی جەژن بێ بەس ئێمە حەزەکەین بەیانیش هەر ڕەمەزان بێ ینی ڕاهاتوون لەسەر ئیشەکە قەت هیلاک و ماندوو نابین. بۆیە سەرەتای پرۆژەکەمان لە حەڤە کێس ئاوەوە دەستمان پێ کرد لە مجەمیدەکەی ماڵی خۆمان ئاساردم کرد چوم لەسەر تاسی ئەو بەردەم بەنزیخانەی دەواازەی ڕاپەڕین لەوێ دەستمان کرد بە تەوزێکردنی لەگەڵ کوڕەکەی خۆمە بیرۆکەی بەڕێزت خۆت بوو. بەڵێ یەکەم ساڵ وا بووی تر یەکەم ڕۆژ کە چین لەو حەڤە کێسە ئاوە دەستمان پێ کرد دوایی وردە کێسەکانمان زیاد کرد بە درە دراوسەکانمانەوت ئەم ئاوانەمان بۆ سارد بکەن ئێواران ئەمان برد لەوێت تەوزیعمانە کرد. پاشانم پرۆژەیەم لەلای خەڵک باس کرد کۆمەڵێک خەڵک و ڕفیقی و دڵسۆزی خۆمان لە سنوورەکەیە وتیان با پرۆژە گەورەترکەین ئەو ئێستا الحەمدوللا پرۆژەکەمان گەورە کردووە ژمارەی عەدەدی ئەو ئاوانەی کە دوێنێ تەوزیعمان کردووە زیاتر لە 2760 بە ئاومان دوێنێ لە ماوەی چارێکێکا تەوزیع کردووە. مامۆستا یاسین تەنها ئاو خورما دابەشەکەن یان خواردنی تریش دابەشەکەن؟ ئێمە بەس تەنها ئاو خورما دابەشەکەین لەبەرەوەی شوێنەکە بەڕاستی ئیزدیحام دروستەکە ئەگەر شتی تر دروست بکەین شتی تر تەوزیع بکەین لەویانە خەڵکێک دێت خواردنی ترمان بۆ دێنێ بۆ نمونە لە جیاتی خورما لوقم یا لوقمە قازی شیرینی دێنێت تەوزیعکەین ئەوەش بەپێی عەدەدەکە کەمە ناگاتەوە عەدەدە زۆری تۆ تەوزیعکەین. مامەڵەی هاوڵاتیان چۆنە لە وەرگرتنی ئەم پێداویستیانی کە ئێوە دەیدەن لە پرۆژەکە؟ ئێمە پرۆژەکەمان هەمووی بە هاوکاری خێرخوازانە ینی هیچ بە تایبەتی ئەم ساڵ هیچ کەسێک نهاتەوە بڵە کاکەوە من سپۆنسەری ئەم ئیشە ئێواکەم و لە هەر ڕۆژەکە ڕەمەزان من ئاوتان بۆ دابینەکەم بەڵکو خەڵکی خێرخوازێمە تەنها لافیتەیەکمان هەڵواسی و نووسیمانە خێری ڕۆژوانێک بەدەست بێنە بۆ خۆت بە تێراوکردنی کەسێک مامەڵەی ئەو شۆفێر و مامەڵی ئەو شۆفێرە بەڕێزانە یا ئەو خەڵکەی کە لەو سەرجادەیەیان الحەمدوللا زۆر ئیجابیە شتێکی زۆر خۆشە ینی وامان لێکا کە ئێمە تەشجیع بین زیاتر ڕۆژانە خزمەتی زیاتر بکەین ینی زۆر جار ئێمە کە ئاڕۆینەوە بۆ ماڵەوە ئەوەندە هیلاکە بین ئیشایان ئەو ئێوارە کە لەویا شتێکی کەمە خۆین خۆمان کارڕونەوە ماڵەوەی تیز خواردنێکمان بۆ ناخورتا کاتی پارچە ئەوەندە ماندووە بین بەر لە کاتی زۆر باشە لە ڕاپۆرتەکەی بینیمان کە خواردنیش لەوێ ئەخۆن کێ ئەم خواردنەتان بۆ دابینەکات؟ ئەو خواردنە هەندێک جار خێرخواز دەهێنێ و هەندێک جار خۆشمان لە پارەی ئەو ئاوەی کە دەستمانەکەوێت ئەمیش هەر بۆ پرۆژەی ئاوەکەی سەرفەکەین بۆ ئەو گەنجانە لەوە تیا ڕۆژانە چیە لە پارەی ئەو ئاو پارە وەرەگرن لە بری بەڵێ ئێمە خەڵکێکی خێرخواز دێ بۆ نمونە ئەڵێ ئەمڕۆ ئێوە چەند کێس ئاو سەرفەکەین ئێمە ئاڵێن بۆ نمونە 250 کێس ئاو سەرفەکەین بای چەنە بای 150,000 150,000ەکە
ئێمە شتی خۆشخۆش ڕۆدا لەویانە ینی لەم ڕۆژانەیە چوار گەنج هاتوون وتیان کاکە و ئاوە بای چەنەکەی کڕن وتمان بای 130,000 130,000ەکە پارەیان داوینێت تێ خۆشیان لێەوە وەستاون هەتا ساردمانکەوە تا ئێوارە بانگی داوە لەگەڵی شاتەوزیع کردوین و دوای خواحافیزان لێ کردوین ینی بەڕاستی ئەمە جێگەی دڵخۆشکاریە بۆ ئێمە زۆر باشە ئەم چالاکیەم پرۆژێتان تەنها لەو شوێنەیە دیاریکراویان لە شوێنێکی کە ئێوە ئەم چالاکی ئەنجامیان ئێمە وەکو خۆمان لە سنووری ڕاپەڕین چونکە سنووری ئەنجومەنی دێ منش وەکو بەرپرسی ئەنجومەنەکە پێمان خۆش بووە لەویا جێدەستمان هەبێ کە ماڵی خۆشمان زۆر بمان لەویانایە حەزمان لەوێنە شوێنێکی قەرەباڵغیشە شوێنێکی قەرەباڵغەوە شوێنێکی استراتیژیە شوێنەکەش زۆر گونجاوە ینی هەم سەر جەزرە وەسەڵتیەکە بینی هاتوچۆی خەڵکە ئێمە لەوێ ئەتوانین مەجال هەیە ئەو مەسبەحی ئاوانە دابنین ئەمە بەڕاستی زۆر چاکە و هەروەها ئەم لاولاشمان دوو تاسەی لەسرە ئەو تاسانە سیارش خۆی کەمێکە خاوە بێتەوە ئێمەش لەو کاتی کە ئێواران 5 دقەیە 6 لەمبەروبەری جادەکەەوە ئێوە لە هەردووبەری جادەکە ئەو دابەژەکەین لەوە چێ ینی ئەم بەر 5 کەس ئەوەستێ و بەر 5 کەس یەکێک لە ئەندامانی ئەو پرۆژەیە کۆمەڵی ڕسمی بۆ ناردین کە دەبینین بە سیارە قاڵ بە سۆڵتان بۆ دێت تەنکەرێک دێ ئاوە کاتە نێو ئەو حەوزی مەلەکردنی مناڵانی کە ئێو ئاوەکەی تیاسار دەکەن ئەمانەژەر خۆڕایی و خۆبەخشانن یان بۆ منە ئەوانش بە پارێت بۆتان دێ بەڵێ ئێمە لێرەوە من لەم شاشە پیرۆزەی بەڕێستانەوە زۆر سپاسی کاک ئیبراهیمەکەم کە خاوەنی تەنکەری ئاوە هەر لە سەرەتای ڕەمەزانەوە پێی وتم وتوتی مامۆستا ئەگەر ئەو پرۆژێتان دەست پێ کرد من پێم خۆشە هەموو ڕۆژێ خۆم ئاوەکەتان بۆ بێنم لە دقە و سعاتی خۆیاز دقەیەک پێی بڵێن 5 دقە دوای ئەوە یەکسەر ئامادا بێت لێرەوە سپاس یەکەم دوای خێری بۆکەم ئیشاڵا ئێمە ئەو خەڵکی تر چەند ئەجرمان دەستەکەی بە تەنیا ئەوش ئەو ئەجر دەستەکەوێت برایشکەمان هەیە کاک هۆگری ناوە لێرەوە سپاس ئەوژەکەم دەستخۆشی لێکم خی گەورە پاداشتی خێران باتەوە لەسەر ئیشەکەی خۆی ئەڕوا کە دوکانی هەیە بە دووتەنیەکەی خۆی ئەچێت ساڵەکەمان بۆ هێنێت و دێ لەسەر جادەکە ئێمەش ئەخێنە ناو ئەو مەسبەح و ئاوە بۆی کە ئاوەکەی پێسار بکەین مامۆستا و ئەوانەی کە ئێوە ئەیکڕن کێ هاوکاریتانەکە ئایا تەنها لەسەر حیسابی خۆتانەوە ئاوانە ئەکڕن یان چەند کەسێکن پێکەوە هاوکاری یەکەکەن و یا بۆچی لەگەڵ کۆمپانیای بەرهەمێنەری ئاوەکە قسە ناکەن کە وەکو جۆرەکە لە ڕیکلام بۆ ئەوانیش ئەوان زیاتر هاوکارتان بن وڵی ئێمە لە ساڵی دووهەمە ڕێکخراوی هاواری خێرخوازی خوا پاداشتیان باتەوە هاوکاریان کردین پێشیان خۆش بوو سپۆنسەری بکەن بەڵام وتماوەرن ئێوە نیوە ئیشەکەمان بۆ بکەن ئێمەش نیوەکەی تری ئەەکەین بەڵام وەکو تا ئێساکانە هیچ کەسێک نهاتووە بڵێن ئەوە بکوە خۆشمان ڕوومان لە هەر کەسێک نابێ ینی پرۆژەکە ئەوەندە خێری بووە هاتوون بەدەممانەوە و یان هیچ ژنیان نەکردوین ئەوەش کە ڕۆژانە ئێمە سەرفەکەین لەوە چێ بەشێکی خۆمانی تێکەوەکە و خەڵکە حەز بکەین خێر بکەین ئێمەش بەڵام زیاتری و خەڵکە خێرخوازیە کە هەر لەو سەرجادیە ڕەتەبێ بەو دوو ڕقم تەلەفۆنی کە لەسەر لافیتەکان نووسراوە جاری وایە خەڵک تەلەفۆنەکە لە چ کاتێک بێم ئاوتان بۆ بێنم پارەتان بۆ بێنم بڵێن خورما و شیرینیتان بۆ بێنم ئێمەش بۆ پێ ئێوە جوابیانە دێنەوە زۆر باشە دێمە وڵات مامۆستا هادی دووبارە سڵاو بۆ جەنابەت تابلۆکەمان لە سەتا چەندی ماوە چەندی تەواو بووە تقریبا لە ساعت 6 هەفتەی تەواو بووە یاخوا دەست خۆش کاگادی ئەو موادانی کە بەکاری هێناوە لەم تابلۆیە چین ئەمە موادی بۆی ئەکرلیکی پێڵن ئەکرلیک بەڵێ بە ئاو ئیشتینەکە ینی شلکردنەوەکەی بە ئاوە کەواتە تابلۆیەک بۆ تابلۆیەکە جیاوازی هەیە لە بەکارهێنانی موادەکانیش ینی موادەکانی جیاوازن بەڵێ فەرقی هەیە بۆی زەیتیشەیە بۆی زەیتی لەگەڵ ڕۆنی کەتانە بەکارێنرێ جۆرە تابلۆیەکە بێت بۆی زەیتی زۆر درەنگ وشکە بێتەوە بۆ شوێنێک وەکو ئێرە ناشە ئەبێت تەبەخێک لێە دوایەوە بۆسی جای دوای بە 3 ڕۆژ 4 ڕۆژ بۆسی ئینجا دیسان دووبارە دەستکەیتەوە بە ئیشتیە چوار وەرزەی ساڵ کامیان زیاتر پشکی شێری هەیە لە تابلۆ و دەستڕەنگینیەکانی جەنابتە ئایا پاییز کە جەوی شاعیرانەیە یان بەهار کە زیاتر خەڵک حەزی بە بەهارە یا زستان یا هاوین بەڵێ وەڵی زیاتری من پاییز و زستانە ئینەکانم بە هەمویانی تایە بەس پاییز و زستان زیاترە خۆت حەزت لەو دوو وەرزەیە من خۆم حەزم لە هەموو وەرزەکانە بەڵێ مامۆستا هادی ئەم تابلۆیەک بە شێوەیەکی گشتی تێچووەکەی چەنە ینی بە دەرێ ئەوەی کە تێچێ بە ئەو بەڵێ تێچووی مادیەکەی ئەوە نەنیە بەڵێ بۆ نمونە ئەمە لە بازار ڕاکرد بە 6,000 بەڵێ هەرگەینی تریشەیە ئەستوتەوە گرانتر بە 5,000 بۆ یەکەیش دەستێک بۆ یەکڕم بە جاوای بە $40 $50 لە ئینە بوونێنی لە ئەنتەرنێت پشتیواوە تقریبا ئەو بەسە بۆیی کە ئەیکڕی بە $40 بەشی چەند تابلۆ بەشی 5 تابلۆ 6 تابلۆ یان جاروا بەشی 10 تابلۆشەکە زۆر باشە کە تێچووەکەی ئەمەندەکەمە بۆچی نرخیان ئەوەندە زۆرە دەیدینەکەی کارەکەی زۆرە ینی زۆری ئەوێت بەرە تابلۆی وام کردووە ڕۆژی 15,000 بەر ناکەی وەکو کرێکاری بە 15 کەس نایکە ئەمە ئیشێکی فەنیشە
بەپێی قەبارەی تابلۆکانی نرخەکەی ئەگۆڕێت بەڵێ پێی قەبارەکانیش تا ئەگۆڕێت بەپێی وردەکاریەکەی زیاتریش ئەگۆڕێ ئێسم تابلێت تۆ زەتر دەستکاری بکەم و ئەتوانێت بیف بفرۆشێ واهی ئەمە هیچ وردەکاریەکی تیان نییە. ئایا کاگادی تابلۆکێشان حەز و خولیایان هەموو کەس دەتوانێت ببێتە تابلۆکێش؟ وەڵا زیاتر حەز و خولیایە. ئەگەر حەز و خولیایتیانەوە بڕوا ناکەم بتوانی واو لێ بکە بیتی بە بڵێن نەخاشێکی تەواو. لە سەرەتای بەرنامەکەەوە تا ئێستا مۆبایلەکەت بەدەستەوەیە بەبێ مۆبایل و وێنەیەک یا لە شاشەی کۆمپیوتەرێکەوە ئەوەی کە لە مێشکی خۆتایە لە بیرکردنەوەی خۆتا بوونە من تەوێڵم بینیەوە کۆی کە جەناب بە وێنەیەکی زۆر جوانی تەوێڵەت کێشاوەیان بوونە ئەو گۆمی فێڵاوە بەبێ ئەوەی کە لە بەرچاو تا شتێگە بێتوانی وێنە بکێشی؟ بەڵێ زۆر وان کێشاوە جاروان شوێنێ بۆ ئیسەرێک لە تابلۆکانە هەیە لە تابلۆکانە وێنەی ڕسمێکم بینی کۆمەڵێ شت بوو لەناو دیمەنێکی قاوەیە ویستم بڵێ پەنجەرەیەک بوو هەنێک گوڵت یا دروست کرد بوو پێش پەنجەرەکە ئەوە لە ئەنتەرنێتەوە وەڵا وەرمگرت هەر تابلۆیەکی هینێکی ڕاستی بە گوڵدانێ بوو لە پەنجەرێکە دان کاگادی زیاتر ئەو تابلوانێکی ئەیان کێشی بەبیری خۆتیان ئەوەیە لە ئینتەرنێتە وەریانەگریان ئەوەیە لە تابلۆیەکی کەوە ئەیبینیت وەڵا لە هەموو سەرچاوەکانەوەیە زیاتری لە هینی طبیعی خۆمانەوەیە ینی بە کامێرە شوێنێکا گیراوێ یا توانێت خۆش بڕۆیتە ئەو شوێنێت بەسەوە زەحمەتە تۆ ئەم شتانە بەریتە ئەوێ هیچ وێنەگرێک هەیە کە تۆ کۆنتاکت و پەیوەندی دەبێت لەگەڵ یا وێنەی کامێراکەی ئەو بکەیتەوە بە تابلۆ هیچ شتیوامان نییە ناشتیوانە وەستا ئەی بۆ زیاتر بەرفراوانکردنی کارەکەی جەنابەت بە سروشت و ناوچە جیاوازەکانی کوردستانە گەڕاوی ینی هەوڵت داوە بۆ ئەوەی دیمەنێکی جوانتری بۆ منە چیایەک یا تەوێڵە یا هەورامان یا شوێنێک شاد باژێر قەرەداغ کێشی خۆت سەردام بکەی نەگەڕام چونکە خۆم سیارەم نییە ئەگە سیارم هەبووایە توانی بڕم بەس نیمە لەبەرەوە ناتوانێت ئەتوانی تابلۆیەک پێشی کە گزارش لە کێشە و گرفتەکانی کۆمەڵگە بکات وەڵا ئەتوانم هەموو تابلۆیەک کێشم تابلۆیەکی واو نەکێشاوەکە ناوەڵە من زیاتر حەزم لە تابلۆیەکی کەەوە کەسە لە ماڵی خۆیان داینێ چێژ لێ بینێ ئەو جۆرە تابلۆ خەم و خەفەت بیری میلەتەکان ئەو جۆرە تابلۆیانە بۆ ناو مۆزە ئەشێت ئەو کەسێک کە بڕوانە بڵێن ساڵە جارێ یا 2000 بیبینێ بە تۆکینێکی غەمباری دایمە لە ماڵەکە ناخۆشە مامەڵەی خەڵک و کۆمەڵگەی ئێمە لەگەڵ ئەم جۆرە لە هوەرە چیانی لەوەچێ کۆمەڵگەی ئێمە بە چ چاوێکەوە سێری ئەم جۆرە هوەرە گرنگەکە وەڵات زۆربەی نازام حەزی لێنیاتی شارەکەی مامۆستا گۆرانە بە ڕەحمەت بەڵێ دیارە لە ناو قەومی بەسی تا قەدری سنعەتکار وەکو عەکسی قەمەر وایە لە ناو حەوزێکی لیخندای خوا دەست خۆش بێ شەیدا بڵێ دوای دێنەوە لای زۆر باشە دوای گەڕێنەوە لای بەڵێ مامۆستادی ببوورە زۆر سپاس مامۆستا یاسین دووبارە سڵاو بۆ جەنابێت ژمارەی ئەو کەسانی کە لە پرۆژە خۆبەخشیەکەی جەنابتانە کارەکەن یان ئەوانەی ئێوارە بە مستەمڕی چەند کەسن؟ الحەمدوللا من نزیکەی 2 ساڵە بە مستەمڕی 30 بۆ 35 کەس تا 36 کەس بەشدارە بێت ئێواران لەگەڵمانە ئەمێنێتەوە تا کات تاو بوون ئەو کەسانش بە خۆبەخشی هەمویان خۆبەخشن هەمویان گەنجانێکن کە زۆر لە من زیاتر حەزیان لە ئیشەکەی سوورترێکن بۆ ئیشەکە ئەگەر ڕۆژێک ینی لەوێ نەبینیات درەنگ بگەینە شوێنەکە تەلەفۆنەکەن ئاگادارمانەکەنەوە ئەوە ئێمە ئامادەین ئێوەکەی دێن یا خەڵکیی تر دێت ئێستا دوێنێ گەنجەکات و من لێرە سپاسەکەم ینی یەکەم ڕۆژی بۆ بێت سەیری کرد بەتەنیا 2-3 کەس بووین ئاوەکەماندا ئەگەرت وتی یارمەتیان بەمتون باڵۆڵا یارمەتیمان بە یارمەتی داین دوایش وتی ڕۆمە بۆ ماڵەوە ئێوارە ژێم و هاوی یارمەتیانە هەم دیسان ئێوارات تۆ یارمەتی داوین ینی ئەمە جێگەی دڵخۆشیە بۆ ئێمە ئەو گەنجانە کە هەمویان بە زمانی بە ڕۆژۆ ئەمە زۆر ینی خۆشە ینی تەمەنێکی 15-16 ساڵ دێت لەگەڵ تۆیە هاوکارتە بێ گوێڕایالتە بێ ئەو ئیشە خێرە ئەکا ئەمە بەڕاستی جێی دڵخۆشی هەموو لایەکمان زۆر باش ئێوە لە کاتژمێر چەنەوە دێنە سەر شەقامەکان و ئێمە ڕاستەوخۆ لە دوای نوێژی عەسرەوانێ ئەو پێداویستیانی کە پێویستەکە وەکو ئەو مەسبەح و ئەو سنووق و ئەو شتانی کە پێویستەکە بچین لەوێ دای بنین ئەچین لەوێ دای دەنێن ئیتر چاوەڕێی تەنکەرەکەکەین ئەومان بۆ دێنێ پاشان ئەو مەغزنێک کاکسیروان لێرەوە سپاسیەکەین چونکە هەموو جارێک ئەو دەڕۆژە ڕۆژێکی ئەگرێتە ئەستۆی خۆی پارەکەیمان لێ ناسەنێ ڕۆژی دەیەمیان ماڵی ئاوا بە زۆر سپاسەکەین ئەویش ئاوەکەمان بۆ دێنێ دوای سەواڵەکەین بەسەرا و ئیتر چاوەڕێەکەین هەتاکو سار دەبێت نزیک کاتی ئێوە وڵا ئێمە تقریبان لە 20 ڕەمەزانەوە لە بانگی عەسرەوە هەتا نزیک بانگی عیشا ئەوە بێتە جێژوانمان یعنی هەم نوێژی مەغریبیش لەوێ یەکەین هەم نانی ئێوارەشمان لەوێ ئەخۆین ینی زۆر جار ئیتر بەڕاستی بۆ تا ئەوەندە ئەمێنەوە ینی ئایا ئەوە مسافر هەیە کە لە دوای بانگی مەغری شێوانی شۆ بڵێن ئێواران لەوێ هاتوو چۆ بکات و ڕۆژی نەشکان دەبێت بەڵێ بەتاکید ئێمە چونکە شوێنەکە جادەی دەرەوەی شارە
لەویانە هەم لە دەرەوەی شار داغڵی ناوشارەبی هەم لە ناوشار و ئەچیتەوە دەرەوەی شار شوێنێکە مستەمر سیارەی بەسەرەوەیە. بەڵێ ڕێنمایە تەندروستی و ئەتەکێتەکان یا ڕەوشتەکان بۆ ئەو ئەندامانە بینیمان کە هێلەکی پرتەقاڵی وەگاماژەیە بۆ ئەوەی کە ئۆتۆمبیل پیان بزانێ لە بەریاندایە و ئێوە تا چەند هەوڵتان داوەکە بەرامبەر بە خەڵکانێک لەوەچە مەرجنیە پەنجەکانی دەستوەکو یەکنی لەوەچە خەڵکێگە بێ لە تۆکە ئاوی پێبەخشی ئەو جۆلە لەژەکان گاڵتت پێکە یان ئیهانەت پێکە ئێوە چۆن ڕێنمایی و ئامۆژگاریەکتان بۆ ئەو خۆبەخشانتانەیە؟ ئێمە بۆ خۆشمان و بۆ ئەو هاوکارانەی ئەو ستافە بەڕێزەی کە لەگەڵمانایە پێمان وتون هەچ کەسێک شتێکی پێوتن بڵند خوا پاداشتان باتەوە و دەستان خۆش بێ ئێمە خێرەکەین بەدەگمەن زۆر بکەم یان ئێمە 4 ساڵە خەریکەوین ئەگەر بڵم 4 نمونەی وازحمان نییە ینی زۆرینەی ئەو سیارانە دێن زۆر جار ینی خەڵکێک هەبواڵێ خۆزگە من بمتوانیای وەکو ئێوە ئەو کارم کردایە لەم دوێنێ پێرە ئێوارە ئیتر کە زانیمان ئیزدحام زۆر بوو من خۆم ئاو تێکەم و تەوزیەکەم بەسەر جادەکانە خۆشم چوم ئاوم دابش کردووە دەبێت ئاوم داوە یەکێک لە سایقەکان وتی ئەم ئاوە ئێوە ئاوا کێ بۆتان دابینەکە وتمەڵا خەڵکی خێرخواز دابینەکە گەڵایەکی داومەتیان $100 داومەتی ینی ئەو دەبێ من لێرە دەبێت ئەنی یەک کێس بەخشیوە $100 مەرگتووە دەبەیەک ئاو کە ئێمە کردن بای 650 دینارە ینی 1000 دیناری تەبع کێسێک بڵێ بڵێ یەک کێس ئاو بای 650 دینار ینی 1000 دینار لەم تەبع 18 دەبە ئاوەکە ئێمە کە ئەیدین بە خەڵکێک ینی لە مقابلی یەک گەڵای ئەیدێنێ ئەزانین ئەگەر ئەم گەڵاکەشمان نەداتێت لای خی گەورە ئەو ئەجرە گەورەیەمان بۆ ئەنووسێ چونکە ئێمە ئەزانین چاوەڕێوەکەین ئەجری ڕۆژوانێک بۆ خۆمان بەدەست بێنین یا بۆ خەڵکە خێرخوازی کە هاوکارمانە بێ ئێمەش سەبەبین بۆ پرۆژەکە ئێمە بەڕاستی ئەمەمان لە هەرچەند هەر ئەندامێ بۆ هەر سەرشین یەکتیا بێەوە ئەوەن داوە دەڵێ بە زیاشەوە زۆر جارانی ئەو پاسانەی کە خەتی پیرەمەگرونی بەسەرەوەی خەتی بە زیانی بەسەرەوەی خەتی تاسڵجێ بەسەرەوەیە خەتی کەرکووکی بەسەرەوەی جاروە چەمچەماڵوانە پێش تەوزیعاتیش ئەگەر داوا بکەن ئێمە ئایان دەین ینی جاروە کێسەکە هەڵ نابسڕین بەس یەک دوو کونیتێکن بۆی سەوەڵاو سارد ببێ ئەویش هەچ پاسێک دێت خێرا لەوێ کێسێ بێ دوو کێس بێ بەپێ عەدەدی سەرنشینەکان کە تایەتی ئەیدەینێ مامۆستا ببوورە ئێوە لەو شوێنەیە کە ئەوە دابش دەکەن بۆ نمونێ کە باسێ لەوە کرد کە ئەو بەسەر پاسەکانی ژادابشەکەن ئایا ئیزدیحامات دروست ناکەن ئێوە لەو کاتیا گلی ئەوەتان نەهاتۆتە سەر کە ئێوە لێرە گلەیەکی کەممان هاتۆتە سەر خەڵکێک کە دێت ئەڵێ وامزانی مەفرەزەی مرورە ئەترسێت ینی پۆلیسیات چۆڵم کاک ئێمە هەر بۆیەکە هێلەکانشمان کڕیوە زیاتر لەبەری کارمەندەکانی خۆمان یەکەن ئەو خەڵکەی کە لەوێینەکە بۆی جیاواز بین لەو خەڵکی تر خەڵکێکەیە یەکەم ڕۆژێتی بەس خەڵکێکەیە هەموو ئێوارێک ئەڵێ من ئاواتە خوازم لەلا ئێوە ڕۆژەکەم بشکێنم بۆی هەم خێرەکەتان دەستکەوێ هەم منیش زۆر بەم ئیشە ئێوە دڵم خۆشە لەم ڕۆژانە ئیشا لە دوای نوێژ ئیشا برایەک لە مزگەوت پێی وتموتی لە فەیسبوک شتێکم لەسەرم پرۆژەیەوە خوێندوتەوە ناوی کەسەکەش نازانم ینی ئەوەی کە لە نووسیوەتی و خۆشم هیچ متابعەم نەکردو وتی وەڵا ئێوارە زۆرم درەنگ بۆی سومە بڕۆمەوە بگەمەوە شوێنەکەی خۆم بۆی فریا بکەوم لە نزیکترین مزگەوت ڕۆژەکەم بشکێنم کاتێکم زانی و گەشتومەتە لای بەنزیخانەی دەواازە قەرەباڵغەیەکەی زۆرم پێ ناخۆش بووە بەڵام کاتێک کە چوومەتە پێشەوە سێرم کرد ئاو خورما دابەشەکەن یەکسەر لەو کاتاڵێ ئەوەندە دڵم خۆش بووە مە بە نووسینە فەیسبوک نووسیوەتی ئەڵێ ئەوەندە دڵم خۆش بووە دڵم پڕ بووە نەمتوانیوە تەنانەت دەستخۆشێکیشان لێ بکەم زۆر باشە ئەی شێوازی دابشکردنی ئەو سیارەی بچووکە گەزانین کە چەندە بە ئاوێک و خێرایەن بەدەستیەوە شێوازی دابشکردنی ئەو بۆ ناو پاسێکی 24 نەفەریە نازان 21 نەفەریە ئەو ئەوانە چۆن دابش وەڵای ئێمە بە کێز نانم هەر یەکسەر بە کێسەکە 12 دەبێت تێدایە دوو کێسە خێرا ئەیدێنێ کێسەکان لەلای و برایانیت کە تەوزیعەکەن بەدەبە بە کێسیش لەلایەن دانین یەکسەر کە پاسێک دێت بە کێسەکە ئەیدێنێ لەو کاتە شێوازی وەستانی ئەو ئۆتۆمبیلانی کە ئەوەستن ئایا تاسەیە و خۆیان ئەزانن یان ئاماژەتان بە شتێک کردووە یان بڵێن ئێمە ئەمساڵ جیاوازە ساڵانی تر لە پێش تاسەکە ئەو مەتاتە مۆتایانەمان داناوە بۆ ئەوەی کە هەم سایدی شۆفێرەکان سایدی خۆیان وەربگرن لانەدەن ئەم لاولا لە حاسی خۆی بێت و لە پێش ئەو ببینێ و بێتە سەر تاسەکەش خاویەکاتەوە ئێمە ئەتوانین لێرەوە بڵین داوای لێبوردنیشەکەین لە هەر کەسێک کە ئێمە هۆکار بووین بۆ ڕێگرتن یا بۆی کە درەنگتر بگاتە شوێنی خۆی بەڵام ئەوە کارێکی خێرخوازیە وا ئیجابەکە ئێمەش بەڕاستی وەکو خەڵکێکی کوردستان ئەومان بەرەکەوێ 5 دقەیە بۆ 10 دقە ئیزدحامێک دروست بکەین و ئەلحەمدولیلا نەشمان هێستوە ئیزدحامەکە بێتە قەرەباڵغێکی ناڕەحەت دەستان خۆش بێ خوا پاداشتان باتەوە نمونەتان زۆر بێ و کۆمەڵگەمان هەمیشە کۆمەڵگەیەکی پێکەوە نووسا و هەماهەنگ و وەکوڵێ مرۆڤ دۆست بێ ئینشاءڵڵا
دەستی ئێوەش خۆش بێ من حەزەکەم لە کۆتایی ئەگەر چەند سانیەک لە خزمەتا بم دووبارە سوپاسی هەموو ئەو ستافە بەڕێزاکەم کە هاوکارمانن چونکە بەڕاستی بە تەنیا بە من ناکرێ بە چەنها بەس لە 4 کەس ناکرێ من بەڕاستی پێویستیمان بە 30 کەس هەیە ینی ئەو پرۆژێ ئەگەر پتێوێت زۆر هیلاک نەبی ئەبێ لانی کەم 25 کەسی لەگەڵا بێ ینی ڕۆژوا بە 16 کەس بین ئەم 16 کەسە نەوەستاوین زۆر سپاسیانەکەم دەستیمان دووبوونیانە گوشم من ناتوانم پاداشیان بەمەوە تەنها داواکارم لە خوای گەورە پاداشیان بارۆ لێرەشەوە بە هەموو سنووری سلێمانی ئەڵێم هەر کەسێک حەزی لەم پرۆژەی ئێمە هەیە ئێمە هاوکاریان نەبین لە ڕووی مادیەوە چونکە الحەمدوللا خەڵکێکی زۆر دەستبارمانە بۆ پرۆژەکە ئەوەی کە سەرفی ئەەکەین لەوە چێ زیاترمان دەست بکەوێتەوە ئێمە ئەتوانین لێرەوە بەو خەڵکانە بڵین کە ئێمە ئەناسن لە شار و شارچەکانی کوردستان ئەیانوێ ئەوکو ئێمە ئەم پرۆژەیە جێبەجێ بکەن پێمان خۆشە ئینشاڵڵا ئێمەش لە خزمەتیا بین دووبارە دەستخۆشیم بۆ ئێوە و سوپاسانەکەم بەڕێز یاسین سەرپەرشتیاری پرۆژەی مرۆڤ دۆستی بەربانکردنەوەی ئێوارانی سەرشەقام زۆر سپاس. بینەرانی بەڕێز پاش ناوبڕێک دەگەڕینەوە وڵاتان و بەردەوام دەبین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالین دابەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارات هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنی. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین هێمای سەرکەوتن. کارگەی ئاسمان. کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان. سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە. سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیانبەخش وەک ریسایکلین. بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە. سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا، خاوێنی لە پێکهاتەدا. سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن 0771 840 2000. شەربەتی سەنایس. دڵخۆشین هەموو کات دڵخۆشیێکی بێکۆتایی لەگەڵ شەربەتی سەنایس. لەگەڵ من و تۆ لە هەموو شوێن و جێگایەک تەنها سەنایس. سەنایس هەمیشە بە تامێکی تازەی میوەکان لە هەناوی سروشتەوە پێشکەش بە ئازیزانتی بکە. شەربەتی سەنایس تامێک لە سروشتەوە. شەربەتی سەنایس تامێک لە سروشتەوە. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ بێگومان نەخێر. فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. زەیتی ریزی کە لە کەپەکی برنج بەرهەم هاتووە هەڵدەستێت بە دابەزاندنی ڕێژەی کۆلیسترۆل و شاری خوێن، ڕێگرە لە قەڵەوبوون. ئۆمێگا 3 ئۆمێگا 6 و ئەنتی ئۆکسیدی تێدایە، بەسوودە بۆ پێست و ڕێگرە لە دەرکەوتنی نیشانەکانی پیربوون. بەکاردێت بۆ چێژلێنان و سوورکردنەوە و دروستکردنی زەڵاتە. ڕێکخراوی تەندروستی نێودەوڵەتی هانی خەڵک دەدات بۆ بەکارهێنانی زەیتی ریزی. زەیتی ریزی. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە.
برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات بۆیە بێ دوودڵی بژاردی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بە هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. خۆشەویستانم هاوی نەهواری بێستان سوور یا ئاوە فێنک و ساردە خۆشەکەی بێستان سوور یەکێکە لەو شوێنە گەشتیاریانەی کە ساڵانە خەڵکێکی زۆر ڕووی تێگەن بەڵام لە ڕەمەزاندا بۆتە شوێنی خۆفێنکردنەوە و مەلەکردنی بەشێ لە هاوڵاتیان و گەنجامە تابەت لە شوێنە جیاوازەکانی دەرەوەی بێستان سەردانیەکەن هەر ئاوادان بێ بێستان سوور و ئاوی هەر گەش و سازگار و فێنک و خۆش بێ پێکەوە بینەری راپۆرتێک بین کە پەیامنێرمان هۆشیار محەممەد بۆی ئامادەکردی. ژمارە ئۆتۆمبیلەکانی سەر ئەم ڕێگا لاوەکیە لەگەڵ زیاتر بەرزبوونەوەی پلەکانی گەرما زیاد دەکات. چونکە لەسەر ئەم ڕێگایە دەریاچەیەکی دەستکردی لێ و بۆتە شوێنێکی گونجاو بۆ پشودان و کات بەسەر بردننی دانیشتوانی سنوورەکە. ئێرە گوندی بێستان سووری سەر بە ناحێ ئەلبەتە بەشێک لە گەشتیارانی ئەم شوێنە هۆکارێکی دیکەی قەرەباڵخی ئەم شوێنە گەشتیارێ بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان دەگەڕێننەوە کە بەهۆی کارکردنی بەردەوامی موسڵمانان لەو ڕۆژەدا ڕۆژوانان بیر لەوە دەکەنەوە شوێنێکی گونجاو بدۆزنەوە بۆ کات بەسەر بردن و تێڕامان لە سروشت. لەخوای گەورە بە زیابێ ئەم ڕەمەزانە هەم بەخێر و ئۆشی بەڕێکەوت هەم بە هەموو نوعەدەروی لە فەقیر و موسڵمان و گەنج و پیر و هەتی و پەکۆتەکان کردوێتەوە لەخوای گەورە بە زیابێ ڕەمەزانێکی زۆر ئۆشسێمەین هەم مەلەکەشەکەینەکە بچتە مەسبەح بێ 10,000 بی بۆ نمونە سیارەکە بشوێ بێت 10 بی ئێمە هەردووکی خۆشمانێکین و پێنێکیشە بینەوە ئاوێکی پاک و سازگار و لەخوای گەورە بە زیابێ مەسبەحێکی خۆش و خوای گەورە بۆی داناوین. بەشێکی دیکە لە گەشتیارانی ئەم شوێنە دڵڕفێنە ئاوارەکانی نێو کەمپەکانی سنووری باریکە و ئەلبەتن کە بەهۆی گەرمی نێو خێوەتگاکان بە ناچاری هەفتانە سەردانی ئەم شوێنە دەکەن. يعني احنا كل يوم هنا نجي بشهر رمضان الكريم نجي هنا نسبح شوية جو حار نجي نسبح ودوما احنا هنا نجي وخدمات موجودة محلات موجودة لفات موجودة كل شيء موجود كل يومية أنا أجي هنا كل يومية وأنا وصدقاني وإخواني كل يومية نجي هنا احنا نجي من المخيم نجي هنا نسبح من عربد نجي هنا. جیاوازی ئاوی ئەم دەریاچە دەستکردا سازگار و پاک و ڕوونی ئاوەکەیەتی بەردەوام ئاو دەڕژێتە ناو ئەم بەنداوە بچووکە و لەبەری شێوە دەڕوات و بۆتە سەرچاوی ئاوی خواردنەوەی قەزای شارە زور و دەوروبەری. وشیار محەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ گوندی بێستان سووری سەر بە ناحێ عەربەت. دووبارە سڵاو بینەرانی عزیز دەچینەوە لای کاگادی دێمەوە لای جەناب تۆم جارە پرسم کە بزانم ئەو تابلۆیانەی کە دەکێشرێت هەندێک تابلۆمان هەیە یەکسەریە یەک پارچەیە بەڵام هەندێکمان هەندێک خەت و بڕگەی تێکەوێت ئایا کێشانی کامیان بەلای بەڕێستەوە ئاسانیان هەردوو شێوازەکە وەکو یەک وایە؟ بەلای منەوە هەردووکی وەک یەکە هیچ فەرقناکە چونکە ئەو ڕسمەی کە ئەیکەی لەسەر تابلۆیە تەوزیعێکی بەسەر هەموو پارچەکانە ئیدی پارچە تاویانەکە هیچ فەرقێکی نییە. یعنی چۆ ئەو بەلاوە ناڕەحەتتر نییە کە پارچەیەکە کێشی دووبارەچیتەوە سەر پارچێکی تر بەڵام ئەم وەک ئەیبینی یەک پارچەیە و یەک فەرقێکی وای نییە زۆر فەرقێکی وای نییە هیچ نییە. باسی لەوە کرد کە لە ڕێی پەیجەکەتانەوە ئەم تابلۆیانەوە عەرزەکەیت بۆ نمونە من تابلۆیەکم بێت چۆن بتوانم داوا لە جەنابێ بکەم و ئێوە گەیاندنتان چۆنە؟ بە تاکسی توانین بیگەێنین یانی شێواز گەیاندنتان بەڵێ ئاسانە نردومانە بۆ دەربەنی خان بەو شێوەیە هەر لە ڕێی پەیجەکەش هەوە نرخ و هەموو شتێکە وترێ ئەی وەکوتر باسی لەوە کرد کە لە پێشانگایەکی پێم وابێ عەرز دەکرێت نەمان کرد تایسە مۆبیلیاتی هەموو پێشانگایینە بەڵام پێشانگای مۆبیلیاتە لەوێ دامان نام تابلۆکان مامۆستاگیان دەست خۆش بێ
تەمەەن درێژبی کاری جوانتر و ناوازتر ئینشەڵڵا هەر بەردەوام بێ و تابلۆکەش پێم وایە لە کۆتاییەکانی تای بەڵامتر ئینشەڵڵا زۆر سپاس دەکەین سپاس بۆ ئامادەبوون و زۆر سپاس بینەرانی عزیز و خۆشەویست کۆی بڕگە و بابەتی ئەم ڕۆژمان پێشکەشکردن بە بڕگەی کابانی ماڵ کۆتایی بە بەرنامەکەمانێنین کە لەلایەن خات و فەزیلە جەمالەوە پێشکەشەکرێ و مێ دەکەین بڕگە و بابەتی ئەم ڕۆژمان جێی ڕەزامەندی خوای گەورە و پاشان ئێوە عزیز و خۆشەویست بوو بێ تاسبێنی پێتانەگەینەوە خواتان لەگەڵ خواتان لەگەڵ بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاو بەڕێزان خوای گەورە تاعات و عیبادەتی ئەم مانگە پیرۆزەی ڕەمەزانە لە هەموو لە یەکمان قوبوڵ بکات من فەزیلە جەمالەم لە شارەزا لە بواری خواردن و چێشت لێنانە لە بڕگەیەکی کەی بەرنامەی کابانە بە دیداریەوە بەڕێز و خۆشەویست شاد دەبمەوە بەرنامەکە ئێمە بە سپۆنسەری کۆمپانیای دۆلفینسیە کە خاوەنی بەرهەمەکانی وەکو نۆک و ساوەر و بەهارات و ئاوی لیمۆ و خوێ و چەند بەرهەمێکی کەیە ئێستا من بابەتێکتان بۆ ئامادە ئەەکەم ساوەر لی ئەنم بەڵام بە شێوازە تەقلیدەکەی خۆماننا تۆزە گۆڕانکاریت یاکەن و دیکۆرێکی تازەی پێ ئەبەخشین هیوادارم بە دڵتان بێ هاوڕێ بن لەگەڵ ئێستا ساوەرەکەمان لێ ئەنێ بەڵام یەکسەر ڕاستەخۆ من ساوەر لێ نانێم پێشەکی شلەیەکی ئەوێ بۆی ئامادەکەم سەرەتا مەنجەڵەکەمان ئەخینە سەر تەڵاخ بۆ ئەوەی تاوگەرم بێت پێویستیمان بەڕۆن ئەبێت زیاتر چێشت بە ڕۆنی خەستام و چێژی خۆشە وەک لەوەی کە بە زەیت لێنی زیاتر زێت بۆشتی سوورکردنەوە من بەکارێنم لێرە ئەم ڕۆنە بەکارێنین ڕۆنێکی زەرد و بۆن خۆشیشە ڕۆنی دۆلفینسی کەوچکێکی چێش دەکەمە ناو مەنجەڵەکەوە و ئەیقەرچێنمەوە لە کاتی لێنانی هەر جۆرە گۆشتێکا بێ گۆشتی سوور بێ یاخۆ سوی بێت کە ڕۆنەکەمان تاوە بێ ڕۆنەکە تاو گەرم بێ بۆی گۆشتەکە بۆنسار نەیات و چوەگە ڕۆنەکە گەرم نەبێ گۆشتەکە بە مەنجەڵەکەیە ئەچزیێت ئەبێ ڕۆنەکە بە تەواوی سوور بێتەوە ئەنجا گۆشتەکە هەردوو دیوەکەی بە جوانی سوورکەینەوە کە هەڵی کزێنین ئەنجا ئێمە کەرەستەیکەی بۆ زیاد بکەین ڕۆنەکەمان وا گەرم بوو ئێستا پارچەکان مریشکم لێریا بەکارهێنا و توانی گۆشتی سووریش بەکاربێنی بەس من مریشکم پێ جوانتر بوو ئەیخێنە ناو تاوەکەەوە بە باری پێستەکەیە چونکە کە پێستەکەی سوور بوویەوە ئەنجا حەز بە کام و چێژی گۆشتی مریشکەکەی لە ناو چێشتەوە پەلە ناکەین لە کاتی سوورکردنەوەی گۆشتابێ بە تەواوەتی لایەکی جوان سوور بێتەوە پاشان هەڵی گەڕمەوە من هیچ بەهارات و راودەرمانێکیشی بۆ زیان ناکەم هەتا بە تەواوی هەردوو دیوەکەی سوورە بێت چکە بەهاراتەکان لەو کاتەیە ئەسووتیان پێویستیمان بە گێزەر ئەبێت گێزەرەکە ورد ناکەم تەنها هەردوو سەرەکەی لێ ئەەکەمەوە پێستەکەشی لێ ناکەم چکە توێکڵێکی زۆر ناسکی هەیە ڤیتامین سی تایە سلیلۆسی تایە کە یارمەتی جوانکاری و بەهێزی پێست و ددانەکانمان ئەیە لەبەرەوە هەرگیز من توێکڵی هەنێ جۆر سەوزە لێ ناکەم وەکو گێزەر هەوڵەیەم بەقەدەر یەکی پێنج گێزەرمان پێویستە بێ لەگەڵ کۆمەڵێک لە کولەکە لە بەکارهێنانی کولەکەم نەلوتم پێقڵەکەی لێ ناکەم لەبەر هێناسکە تەنها بۆ جوانکاری بەم شێوازە تۆزە ئەیکڕێنم بۆی گرنج گرنج دەرچێ بەم جۆرە دەمانە ئەیکڕێنم
تەنها وەکو نەخشێک لە ناویا دەرچێت پێویستیمانە بەوایە کە کولەکە و گێزەرەکان ناسک بن چکە ئێمە نامانوێت قاشیکەین و وردیکەین هەردوو سەرەکەی لێ ئەەکەمەوە بۆی ئامادە بێ بیخێنە ناو گۆشتەکەمان بەم شێوەی ئەبێ مریشکەکە بە تەواوی لایەکی جوان سوور بێتەوە بە تایبەتی بەلای تێستەکە پاشان هەڵێگەڕەوە سوورکردنێکی تەواویش ناکە تێستەکەی بسووتێت ئەمەم شێوازە باش تا گۆشتەکەمان سوور ئەبێتەوە منش لێرەوە کولەکەکانی بۆ حازر دەکەم ئەتوانی پەتاتەش بەکار بێنیت من خۆم حەزم لە بەکارهێنانی پەتاتیانەیە لەم جۆرە خواردنە بە ئێمە هەوڵ بێن ئەو چێشتانەی کە دایم ئامادەیان نەکەین هەنێ گۆڕانکاری تیا بکرێت بە تایبەتی مناڵان حەزیان لە خواردنی ساوەر نییە ئێمە بار هەوڵ نێنە موجارە ساوەرێکی سووریان سپیلێنێن مناڵ تااقەتی خواردنی نابێ ئەگەر گۆڕانکارێکی تیا بکەیت زیاتر حەزیرێت چوار کولەکە بەکارهێنم لەگەڵ 4-5 گێزەرە تا گۆشتەکە بە تەواوەتی سوور نەبێتەوە نە پیازی وەزیاکەم نە بەهاراتیش ئەمە کولەکەکانیشم ئامادە بوو گۆشتەکە ماوە خەریکە ئامادە ئەبێت پێویستیم بە پیازێک ئەبێت بەم شێوازە پیازەکە زۆر ورد ناکەم تەنها بە ئەڵقەی گەورە گەورە ئەیچنم بۆی زۆر ئاو نەیاتەوە وەکو تاسکەبابی چۆن بە ئەڵقەی گەورە ئەیچنی بەم شێوەیە پیاسەکەم بە 3 ئەڵقەوە تەنها مەبەستمان لە هەموو چێشەکەیەتی پاشان پێویستیمان بە بیبەر ئەبێ بۆچی بیبەر بەکارێنین هەمیشە لە کاتی بەکارهێنانی مریشکە من عادەتمەکە بیبەر بەکارێنم چونکە مریشک دائیمەن بۆن ساردێکی لێوەیەت بۆی ئەو بۆن ساردەی نەمینێ دوو هونەری هەیە لە بەکارهێنانی مریشکە یەکێکیان بیبەری بۆ بەکارێنی یەکێکیان ئاوی لیمۆ یاخود قاشی لیمۆ ئەوانیش ورد ناکەم تەنها مەبەستمە بۆن ساردی مریشکەکەم نەمینێت بیبەرێکی سووریش بەکارهێنین ئەم شێوازە لەمان بەسە پێویستیمان بە تەماتەیەک ئەبێت ئەجا ئێستاکە قاوم مریشکەکە هەڵکزا سەڵتەباتەکەم بۆ زیاتر ئەجا خوێ بۆ بەکارێنێ خوێ پێویستیم بە کەوچیەکی چێش لە خوێ ئەبێت زۆر خوێ بەکار نایانم چکە شلە هەر کاتێک پێویستیت بوو ئەتوانی خوێ بۆ بەکارێنێ بەڵام کە سوێر بکار لە کاترازان ناتوانی بەکاری بێنێ پاشان پێویستم بە هێل ئەبێت هێلیش بۆنی مریشکەکە بۆن ساردەکەی نیانە بەڵام نیکەم بە دووکەتەوە بۆی تۆوەکەی نیەکەدە چکە تۆکەی تامی تیژە ئەشکەوێتە بەردان مناڵان پێی ئیزعاجە بن و بیبەری تون هاوڕێی شلە ئەبێ هەمیشە من لە خواردنەکانمان بیبەری تون بەکارهێنم پاشان پێویستیم بەکاری ئەبێت بۆچی من ئێستا ئەم بەهاراتانی تێکەڵەکەم هەنێ بەهارات بە تایبەتی کاری لەگەڵ زیرە ئەبێ سوور کرێتەوە کە سوور کرێتەوە ئەنجا هەست بە بۆن و بەرانی ئەەکەی ئەگینا کە سوور نەکرێتەوە تامی خۆشنە زەنجەفیڵش بەکار ئەهێنم ئەمانە هەم لەلایەنی تەندروستی و سوودی لێ ئەبینین هەم بۆن و بەرانی چێشتەکەمان بۆ خۆشە ئێستا ئەم شتانێ من هەمووی ئامادەیە تەنها پێویستیم بە ئەوە ئەبێ کەوچکێکی لێ بین واو سوور بۆتەوە لەم شلەی ئێمەیە من نۆکیش بەکارهێنم بەڵام پێشووتر نۆکەکەم زەرد کردووە ئەوە نەژ ناکە بڵێ لە ژێر دەستاورد بێ تەنها ئەوەنە لە باری زەردیە یعنی نەک بقڵێت و نەکڵێ لەو بینەیە پێویستم بە نۆک ئەبێت چکە نۆکەکە ڕقا ئەمانیش ناستن پێویستی بە ئەوە هەیە بێشتر زەردیکەم تقریبا 1 بلە نۆکی قوڵاو زیاتر نابەکارێنم ئەنجا کولەکەکان بە ساغی گێزەرەکانیش بە ساغی دائەنێم بێلەوە بیبەرە تونە هاڕاوە بیبەرێکی سەوزیش دائەنێم وا پێویستی بە بڕێک ئاو ئەبێت
ئەوەنە ئاو بەکارێنم کە شلێکی خستی لێ دەچێت ئەمە وەکو شلەکانی کەنی ئێمە بمانێت ئاوەکەی بە ساوەرەوە بخوێن تەنها مەبەستمان ئەوەیە کە شتەکان بکڵێن تەوان گێزەر پێویستی بە ئاو هەیە مریشکەکەش پێویستی پێ لەگەڵ نۆکەکانە ئەمانە هەمووی دائانێم بۆی بکڵێت پێویستیشم بە کەمێک لە دۆشاو ئەبێت لێرەشا دووبارەیمە دۆشاوی دۆلفینسی بەکارێنین کە ڕەنگێکی ئاڵگوجوانی هەیە کەوچکێکی چێشتمان ئەوێت لە دۆشا وڵام کەوچکێکی پڕی تەواو یعنی نامانەوێت شلەکە تەواو سوور بێت ناشمانەوێت زۆر زەربێت بۆی کاری زۆریشم بەکارنێنا و دۆشاوی زۆریشنا هەر ئەوەنە شلەکە ڕەنگێکی مەیلۆ و پرتەقاڵی وەرگێ بەس ئێستا ئەم شلە ئێمە پێویستی بەلایانی کەم نیو سعات بۆ چل نەقە کوڵان ئەوێت سەری ئەنێنەوە کە ئەم کوڵە لە ئەخیریشە ساوەرەکەی بۆ بێت ئێستا ساوەرەکەمان لێ ئەنێ من شلەکەیم حازر کرد کە کولەکە و کولەکە و گێزر و نۆک و مریشکەکە بوو ئەوانم خستووەتە سەر بوو خۆی بکڵێت تا ئەوی شەکڵی ئێستەمی ساوەرەکەم لێ ئەنێم پێویستیم بە ڕۆن ئەوێت ڕۆنی خەست بەکارێنم تام و بۆنوبەرامی ڕۆنی خەست زۆر خۆشترە وەک لە زەید بە تایبەتی بۆ ساوەر بۆ برنجی خەڕ ئەمانە زیاتر ڕۆنی بۆ بەکاربێنین من بۆ 3 کوب برنج 2 کەوچکی چێشت لە ڕۆن بەکارێن چکە ڕۆنی خەست زۆر دەرناکەوێت لە ناو شلەیە لە ناو ساوەرە بە تایبەتی ساوەر تۆزێت چەوریش بێ بەتامە تا ڕۆنەکەمان ئەقرچێتەوە میش ئەم پیازەی بۆ ورد ئەکەم هەوڵبین پیازەکە زۆر نەسووتێ لە ناوڕۆنەکەیە لەبەرەوە ناوڵم زۆر ڕۆنەکە بە قرچێتەوە پیازەکەی بۆ بەکارێنم چکە مەبەستمە شعریەش بەکاربێنم شعریە کاتێکی زیاتری ئەوێ پیازش ناسکە لەبەرەوە احتیاتی ئەوەکەم لێرەیە پیازەکەی بۆ وردکەم پێشووتر پێش ئەوەی ڕۆنەکە بە قرچێتەوە ئەم ساوەرەی ئێمە ساوەری سوورنێ دۆشاو بەکار نایەنم بەڵام هەنێ بەهارات بەکارێنم وتمان ساوەری ئێمە جیاوازە وەک لە ساوەرە قەیمیەکانی خۆمان کە بەس بە دۆشاولی ئەنیان سپێتی بە سادەلی ئەنین بیاڵێن ساوەری سپێ ئەوەنە باشە سەلکی پیازەکەی تێنەکەین وریا بین تا ئەمە توایەوە ڕۆنەکەمان ئێستا من شعریەی بۆ بەکارێنم تقریبا نیو کوب لە شعریە لەگەڵ ڕۆنەکەیە بە تەواوی ئەبێ شعریەکە لە ناو ڕۆنەکەیە سوور بێت و ڕەنگی مەیلە و قاوەیەکی کاڵی لێبێت زۆریش نابسووتێت تامی چێشتەکەمان تێکوە چکە هەتا شعریەکە زۆر سوور بێتەوە کاتی ئەوێ پیازەکە ناسکە ڕەنگەکەی تێک ئەچێت و ئەسووتێ ئاگاداری ئەوە ئەبێن چاوەڕێی سوورکردنەوەی شعریەکە پێویستم بە هەنێک دەرمان ئەبێت زەردەچەوەم زۆر حەزلێتی لە کاتی بەکارهێنانی ساوەری سپیا بۆی تاو سپی نەبێ مەیلە و زەر ئەجا دارچینی لەگەڵ ساوەری سپیا زۆر دەتامە تاقیکەنەوە بیبەری تۆنیش بەحاڵ زۆر نانی کەمێکی بۆ بەکارێنن چکە کەمێک تامی مزری با خۆشترە ئەوەنەش نا ساوەرەکەتانتون بێ مناڵەکانی خۆن ئێمە بۆی ئەم گۆڕانکاریان لە ناو ساوەراکەین زیاتر مناڵان ڕقیان لە ساوەر بۆی بیخۆن هەوڵ بەتونینەکەی دارچینیش ناپۆڕادەیەک کە تامی محەلەبی بە تقریبا نیو کەوچکە چا لە دارچینی بوو سەرکەوچکە چایەک بیبەری تون بوو بەڵام زەردەچەوە تقریبا 1 کەوچکی چای تەواو بەکارێنم کە ئەم بەهاراتانە ئەم جۆرە بەهاراتانی کە من وتم لە دارچین لە زەردەچەوە لە بیبەری تون ئەمانە پێویستەکە لەگەڵ ڕۆنە سوور بکرێنەوە چکە ئێمە بەهارات چەند جۆرێکمان هەیە بەهاراتمان هەیە پێویستەکە لەگەڵ ڕۆنەکە سوور بێتەوە بۆی تام و بۆنوبەرانی چێشتەکەمان خۆشکەعنی ئێستا من خۆمە حەز بە بۆنی داودەرمانەکان ئەەکەم بەهاراتەکان بە ئاشکرا هەست بە بۆنی ئەەکەم ئەم بەهاراتانە پێویستیان بە سوورکردنەوەیە بە تایبەتی زەردەچەوە
لەگەڵ کاریە ئەمانە کە سوور ئەبنەوە زیاتر ڕەنگی چێشتەکەمان جوانەکەن وەک لەوەی کە چێشتەکە ئاوەکەی تێکەیت ئەنجا و دەرمانانی تێکەیت. بەڵام هەنێک جۆر سەوزەواتی وشکەمەنی وەکو ئەو شویت و دەرمانە سەوزێکی کە بەکارمێنە ئەمانە پێویستەکە لە کاتێکە کە ئاوەکەت کردە ناو شلەکەوە یەکسەر بەیەکەوە لەگەڵ ئاوەکە تێکەڵی. ئێستا بەتەواوی وا خەریکە ڕەنگی پیازەکەمان زەرد بووە نایڵ زۆر سوور بێتەوە شعریەکەش ناسکە ئێستا لەگەڵ پیازەکە سوور ئەبێتەوە دوایی ئاوی بۆ زیادەکە. لە کاتی لێنانی ساوەرە وە برنجە من هەمیشە پێویستیم بە قیاسات ئەبێت تەنها برنجی پڵاو نەبێ قیاساتی ناوێت چکە تۆ پڵاو لێنی هەتا ئاوەکەی زۆرتر بێت جوانتر دەرەچێت زیاترە بێ. ئەم ساوەرە پێویست بەوە ناکبی بژنی لە بەرێو پاک و خاوێنە ئەنجام زۆر حەزم لە ساوەری گەورە نییە هەوڵێن ساوەرێکی مەیلە ورد بەکاربێنین بە قیاسات پێش ئەوەی ئاوەکەی تێکەم من ساوەرەکەی تێکەم چکە ساوەریش کەمێ سوور بێتەوە لەگەڵ بەهاراتەکانە تام و بۆن و بەرامی بەهاراتەکان هەڵەچنێ تقریباً 2 کۆب. سێ کوب ساوەرم بەکارهێنا بۆم 3 کوب ساوەرە من 4 کوپونی و ئاو بەکارهێنم بەڵام ساوەرەکە جوان سوور ئەەکەمەوە لەگەڵ ڕۆنەکەیە لەم کاتەیە من خوێەکەی بۆ زیادەکەم کەوچکێکی چێشت خوێی بەسە تەواو شعریەکە چونکە ناسک بوو لەگەڵ پیازەکە سوور بوویەوە تەنان پیازەکەش نەسووتاوە بەهاراتەکان جوان ڕەنگەکانی بە ئاشکرا دەرەکەوێ لەگەڵ ساوەرەکەیە کە ئەمیش تۆزی سوور بوویەوە بەیەکەوە ئێستا ئاوەکەی بۆ زیادەکەم هەر کوپ یەک ساوەر بەرامبەر بە کوپونی وێک من 3 کوپم ساوەر بەکارهێنا 4 کوپونیویش ئاوی بۆ بەکارهێن ئەمە 4 کوپونی کەوچکێکی تێڕائەیە سەری نانینەوە هەتاوەکو بە جوانی ئەم ساوەرە هەموو ئاوەکە هەڵەمژێت ئەنجاکە تەواو بوو کزی ئەەکەین بۆ ماوەی چارێکێ بۆ 20 خولەک بە ئاگرێکی هێواش و لەسەر خۆ ئەبێ ساوەرەکەمان دەکێشێت. دیدەرانی بەڕێز و خۆشەویست ئەڵقی ئەمڕۆی بەرنامەی کابانی ماڵیشم و کۆتایی پێهێنا کە ساوەرمان لێنابوو بە نۆکەوە و هەنێک جۆر سەوزەوات و بابەتیکە بەم شێوازە مەڕازانمەوە بە هیوای ئەوەی کە ئیشتیهای جەمعات هەمووی بکرێتەوە هیوادارم بە دڵتان بێت و سوودێکی تەواو لەبەر هەموو بابەتەکانی من وەرگن و بیرمان نەچێ بەرنامەکەمان بە سپۆنسەری و کۆمپانیای دۆلفینسیا تا بەرنامەیەکی کەواڵقەیەکی کەی بەرنامەی کابان بەخواتانە سپێرم خواتان